بەناوی خوای بەرز و بێ هەوتا سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیاراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاو و ڕەحمەتی خواتان لەوێ بینەرانی عزیز خۆشحاڵینە بەرنامەیەکی پەیامی ڕۆژهاتین و خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردنی واخوازن کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز بێت. ئازان لە تەورەیەکەماندا باز لە ڕۆڵ و پێگەی زانایان لە باردۆخی ئێستا هەرێمی کوردستاندا دەکەین. وەک دەزانین کە زانایان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو هەر لە مێژووە تاکو ئێستا لە ڕابردووە لە شۆڕشەکانی بزافی ڕزگاری خوازی کرد و لە هەموو کایەکان چ لە ڕووی پەروەردەی بێت چ لە ڕووی کۆمەڵایەتی بێت مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەبووە کاریگەریکی ئەوتۆیان هەبوو. بەڵام ئەوەی کە گرنگە بزانین لە ئێستادا مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێک دەبین لە ئێستادەوە تا چەند دەتوانن لەگەڵ هاوڵاتیان دابن و بەرەنگاری ئەو زوڵم و ستەمەی کە ئێستادا هەیە ببنەوە بەرامبەر دەسەڵات و بەرامبەر ئەو زوڵمەی کە لە هاوڵاتیان دەکرد. وەروەها لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە هۆشیاری تاک بەرامبەر ستەمکارەکانی دەسەڵات دەکەین کە بزانین هۆشیاری تاک تا چەندێکە کە لەمەڕ ئەو ماف و داواکارانی کە خۆیەتی بێدەنگ نەبێت وە بتوانێت تەواوی ئەو داواکارانی تەواوی ئەو مافانەی کە هەیەی لە هەرێمی کوردستانە بەدی بێن. وەک دەبینین لە عێراقدا هاوڵاتیان لە خواوی عێراقدا دەبینین بۆ چەند ڕۆژ لەسەر شەقامەکان دەمێنەوە تاوەکو مافەکەی بەدی بێت. ینی دەتوانن وا بکەن کە سەرۆکوەزیرانی لا بەرحکومە دڵبۆشێنەوە. ئەمە هۆشیارێکە کە هەیەە بۆیە گرنگە لە ئێستادا هۆشیار تا چەند هۆشیار بێت بۆی کە بەرەنگاری هەموو ئەو زوڵم و ستەمە بێتەوە کە لی دەکرێت لە دۆخێکی ئێستادا کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی خراپدا دەڕات وە دۆخی خەڵک لە خراپیدایە و بژێوی خەڵک لە خراپیدایە. گرنگە کە تاکەکان هۆشیاریان هەبێت کە هیچ زوڵم و ستەمی قبوڵ نەکەن و تەواوی مافەکانیان بۆ جێبەجێ بکرێت. وەروەها لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە ڕێنمایەکانی پسوڵی خۆراک دەکەین. زانین تازەترین ڕێنمایی بۆ پسوڵی خۆراک چیەوە داوا دەکرێت کە ئەو هاوڵاتیانەی فۆرمی خۆراکی ساڵی 2018 هەیە تا ئەو نەگەڕێنەوە ناتوانن پسوڵەی نوێ وەرگن. زانین چەندی ڕێنمای دیکە چیوە بزانین گۆڕانکاری کراوە لە بەشە خۆراکی وڵاتیانداوە چەندین بابەت و راپۆرتی دیکەمان بۆ ئامادەکردن. مەڵازیان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. فەرموون با پێکەوە بینێت.
لە ڕابردوودا لە هەرێمی کوردستاندا مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە هەموو ئەو بزاف و شۆڕشە ڕزگاری خوازانەی کە گەلی کورد ئەنجامی داوە. بەڵام ئەوەی گرنگە ئێستا هاوڵاتیان دەپرسن ئایا مامۆستایانی ئاینی ڕۆڵیان هەیە لە هەموو ئەو چەساندنەوە و هەموو ئەو زوڵم و ستەمانەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا دەکرێت و ئایا بوونەتە پێشەنگ کە بتوانن هاوشانی هاوڵاتیان هاوشانی ستەم لێکراوان داوای مافەڕەوەکانی گەلی کورد بکەن. بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان لە هەولێر ئامادەی زۆر بەڕێز مامۆستا نادرکانی کوردەیی مامۆستا سڵاوی خوات لێبێت سەرەتا لەوە دەست پێ بکەم مامۆستایانی ئاینی ڕۆڵی بەرچاویان هەبووە لە کۆمەلگاداوە توانیویانە بەرەنگاری هەموو ئەو زوڵم و ستەمە بنەوە لە ئێستادا یاخود بوونەتە پشگیری و ئەو پشگیری کە دەسەڵات هەیەی و لە مەڕ ئەو ماف و ئیمتیازانەی کە خەڵکە بێدەنگ بوون. جملە هیچ نییەکە. زۆر باش دیارە مامۆستا ئامادە ناوێت ئەگەر سێری مێژوی ڕابردوو بکەین لە بزافی ڕزگاری خوازی کووردا ش عەبدوڵڵای نەهری قازی محەممەد ش عەبدولسەلامی بارزانی ئەمانە هەمووی کەسایەتێکی دیارن کە ڕۆڵێکی گەوریان هەبوو لە ئەحمەدی موفتیزادە و کاکسەری سوبحانی کە ئەمانە هەموویان نمونەیەکی زین ئەمانە کاریگەریکی بەرچاویان هەبوو لە هەموو ئەو زوڵم و ستەمی کە بەرامبەر بە گەلی کورد کراوە ینی گەشتۆتە ڕادەیە کە زیندانی کراون لە سێدارە دراون و لە ڕایەکی دیکەشەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت زانایان میراثگری پێغەمبەرن ئەوەیە کە بۆ نمونە یەکێک لە پێغەمبەرەکان حەزەتی یەحیا سەلامی خوای لێبێت سەری لە لاشی جیاکراوە لە پێناو ئەوەی کە قسەی کرد و ڕوبەڕووی زوڵم و ستەم بوویەوە پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم چەندین جار دەربەدەر کرا زوڵمی لێکرا بەڵام بێدەنگ نەبوو هەمیشە لە بەرەی خەڵکو و لە بەرەی هەژاران بوو. ئەوەی کە گرنگە ئێستا مامۆستایانی ئاینی تا چەند ڕۆڵ و کاریگەریەکیان نەبێت لە ئەو زوڵمەی یاخود ئەو چەساندنەوەی کە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هەیە و بزانین لە ئێستادا تا چەند لەگەڵ خەڵکدان تا چەند لەگەڵ ئەوەدان کە ئەو دەنگە ناڕازیانەی کە خەڵکیانە هەیەیان بێ. مامۆستا دووبارە سڵاوی خوارد لێبێت دەپرسم مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێکیان هەیە لە هاوکاریکردن یاخود پشگیریکردنی هاوڵاتیان لەو زوڵم و ستەمی کە ئێستا بەرامبەریان دەکرێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مجلس خوشی لە بەڕێستان دەکەین بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم هەلا بۆ ئێمەتان ڕەخسان لە خزمەتتان بین. دیارە مامۆستایانی ئاینی سوپاس بۆ خوای گەورە ئەسڵ وایە ئێمە بۆ خۆمان نەڵێن مامۆستایان بە زمانی خوان نەڵێن خەڵکو جەماوەری مسلمانی کوردستان ئەو شاهیدیە یان ئەو بڕیارە بدەن یان ئەو حکومە بکەن. دیارە مامۆستایان سوپاس بۆ خوای گەورە لە قەدیمەوە وەتۆ لە دێر زەمانەوە کە مامۆستایان ئەو ڕۆڵ و پێگەی کە هەیان بووە لە ناو جەماوەر و لە ناو خەڵکی مسلمانی کوردستان زیاتر ڕۆڵی هوشیارکردنەوە بووە ڕۆڵی ئیسلاحی بووە چاکەخوازی بووە و هەم ڕۆڵی مووقیف و هەڵوێستەکانیش بووە. بۆیە دەکرێت بڵین مامۆستایان وە بازیشیان داوە لەو پێناوەدا دەکرێت بڵین یعنی ئەگەر لایەنێکی مێژووی باس بکەین مامۆستایان کە پێشتر با بڵین خوێندەواری و یان خوێندنی ئەکادمی نەبووە شاعیرەکان و ئەدیبەکان و نووسەرەکان و هەروەها مێژ و نووسەکانی شەر لە حوزرە و لە مزگەوتەوە پێگەیشتون و ئەو ڕۆڵیان هەبووە و هەروانی چۆن پیاوی میحراب بوون پیاوی جەنگیش بوون لەوەی کە دیفاع و بەرگریان لە خەڵکی ستەم دیدە و مەزلومی کوردستان کردووە. حتا شۆڕشەکانی کورد یەکەم شۆڕشی کورد کە دەستی پێ کردووە دیارە مامۆستایانی ئاینی شەرعێتیان داوە بۆ شۆڕشە گوتویانە کە خەڵکی کوردستان خەڵکی مسلمان و مەزلومی کوردستان یان خەڵکی پارچە پارچەکراوی کوردستان حەقی خۆیەتی و مافی خۆیەتی کە ئەویش کیانێکی هەبێ و هەروەها مافی خۆی بدرێت تێوجا هەموو شتەکان لەگەڵ کاتی خۆی بووە. مەسەلە وەخت خۆی کە کورداوە ئۆتۆنۆمی کردووە مامۆستایان لەگەڵ بوون و یەکێتی زانایانیان دامەزراندووە و ئێستاشی لەگەڵ بێ دیارە مامۆستایان وەکو چینەکانی تر هەم لە ناو خەڵکی بوون هەم لەگە معاناتی خەڵکی بوون هەم وەکو دەڵێ لە خۆشی و لە ترشی فی سەڕای وەڵڵەڕا لە خۆشی و لە نەخۆشیەکان سوپاس بۆ خوا مامۆستایانی ئاینی لە خزمەتی میلەتی خۆیان بوون و زۆر جاران لە پێناو بەرگریکردن دیفاعکردن لە مافی خەڵکی مامۆستایان تووشی کۆمەڵێ معانات و کێشە و یان مەسەلە لێ پرسینەوە ئەو شتانە بوو. زۆر باشە
ببوورە مامۆستا باست لەوە کرد کە مامۆستایان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە کۆمەڵگەدا بەرامبەر بە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە لە ئێستادا دەزانین کە دەرگای مزگەوتەکان داخراوە بزانین مامۆستایان لە ئێستادا ڕۆڵیان چۆنە بێت چۆن دەتوانن تاکەکانی کۆمەڵگا هۆشیار بکەن و ئایا تەنها لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەبێت یاخود دەتوانن بە چ شێوازێکی دیکە بتوانن کە تاکەکانی کۆمەڵگا هۆشیار بکەنەوە لەم زوڵم و ستەمەی کە بەرامبەریان دەکرێت. بەڵێ دیارە ئەوەی جەنابەت باست کرد داخستی مزگەوتەکانیان ئێستا کە سوپاس بۆخوا هەندێکیان لە زۆربەی شارەکان کراونەتەوە لە هەندێکیان بۆ نوێش کراونەتەوە دیارە مامۆستایان سوپاس بۆخوای گەورە ڕۆڵی خۆیان هەر جێراوە با بڵێن ممکنە ڕێژەیی بێ ینی نیسپی بێ شەر نییە هەموو مامۆستایان کردێتیان بەڵام کۆمەڵێک وەکو فەرزی کیفا وەکو ئیقامە حوجە کۆمەڵ لە مامۆستایان سوپاس بۆخوا هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەم لە نایەنە کۆمەڵایەتەکان هەم لە سەردانەکانیان لەگەڵ ئەوەی کە چەند لە مێژە ئەم حیزری سیحی و ئەمانە هەیە بەڵام مامۆستایان سوپاس بۆخوا ڕۆژێ لە ڕۆژان لە ترسی خۆیانیان بۆ ژیانی خۆیان لەگەڵ ئەوەی کە حەزەریش پێویستە بەڵام ئەوان هەر تێکەل بە خەڵکو بە جەماوەر بوون هەم لە پەیزەکانی خۆیان هەن لە ئەکاونتی خۆیان هەم لە مەسەلە لایەنی خۆیان لە ئەگەر مامۆستایان هەندێکیان بچینە لە ئیعلامەکان لە ڕاگەیانەکان وەکو جەنابەت فەرموویت ڕۆڵی هەبووە ڕۆلیان هەبەوە ڕۆلی گرنگیان هەبوو لە هۆشیارکردنەوەی خەڵکی تەنانەت کە ئەم نەخۆشیە ئەم پەتایە بۆ سەر هەموو عالەم و کوردستانی خۆشەویستی ئێمەش بێبەش نەبوو مامۆستایان پێش هەموو کەسێ پەیوەست بوون ئیلتیزامیان کرد بەوەی کە مزگەوتەکانیان بە لایەنە ڕێنمایە سیحیەکان لێ ڕێنمایی وەزارەتی ئەوقاف وەزارەتی ناوخۆ مامۆستایان جێبەجێیان کرد دەکرێت بڵین مامۆستایان شەر نییە ینی مەرز نییە هەمویان یان هەمووی پێکەوە بەڵام بەکاری خۆیان هەستاون ئەگەر ڕێژەیش بێ و لە هوشیارکردنەوە و لە ئیلتیزامبوونیش و پەیوەستبوونیش بۆ بڕیارەتانێکەوە لە بەرژەوەندی جەماوەر و خەڵکی هەرێمی کوردستانە و دیارە ئێستاش کە بەداخۆ ئێمە گلەیەکیش بکەین گازندەیەک لە مسلمانان لە نوێشخۆنەکان ئەوان زۆر جار لە پەیجەکان لە ئەکاونتەکان لە فەیسبوک بۆ خۆتان دەزانن یعنی هەروەکو سەورە و شۆڕشێک بوو مزگەوت ناکرێتەوە مزگەوت ناکرێتەوە ئێستا سوپاس بۆخوا لە زۆربەی شوێنە مزگەوتەکان بە تەواوی کراوەتەوە لە هەندێک شوێنیش لە لای ئێمە و لە هەندێک شاری تر بۆ نوێژە فەرزەکان کراوەتەوە بەس دەبینین سارد و سڕیش پێوە دیارە یعنی ئەو خەڵکی کە لە فەیسبوکدا دەیگۆ مزگەوت ناکرێتەوە ئەو کەواتە مامۆستا بووبوورە بەڕێستان وەکو مامۆستایەکی ئاینی ئامۆژگاریتان چییە بۆ نوێژ خوێنان کە ئەبێت چه هەڵوێستێکیان هەبێت بتوانن چی بکەن بۆی دەرگای مزگەوتەکانیان بۆ بکرێتەوە وەڵای ئێمە دەڵێن مامۆستایانی ئاینی هەڵوێستەکان دیارە کۆمەڵێک کە ممچینە پێشتر شت کرابێ لایەنی ڕسمی و ئەوان پێی رازی نەبوون مەسەلە بۆ نمونە ئێستا ئەوان کە لەگەڵ هەندێک لە مامۆستای بەڕێز دانیشتوون توانێت ئێمە وەزارەتمان ئێمە دەرگامانە ئێوەرن لە دەرگای ئێمە بدەن داواکاریەکانی خۆتان پێشکەش بکەن دەکرێت ئێستا ینی کۆمەڵی مامۆستای بەڕێز کۆمەڵی مامۆستای کە حتا با بڵین لە پێگەیان هەیە لە ناو خەڵکییان حتا لە قەزایەت تەمەن و عومرەکەشیان دەتوانن لیژان پێک بێنن بچن لە گەزیهاتی ڕسمی ئەو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیە ئەو وەزارەتی سەحەیە تەندروستیە ئەو وەزارەتی ناوخۆی ئەو شوێنانەیە ژووری ئۆپراسیۆنەکانە بەو ڕێنمانەی کە هەم شەرعیە یەکەم جار چکە مامۆستایان دەبێت پێش هەموو شتێک ڕێنما شەرعیەکان ڕێنمایی شەرعی جێبەجێ بکەین اینجا ڕێنمایی تر دەکرێت ئەوان حیوارە هەبێ گفتوگۆ هەبێ خۆ ئێمە هیچ کەسێک لێمە دوژمنی یەکترین ئێمە هەمومان لە وڵاتی دەژین هەمووی کەسی یەکین هەمووی خزمی یەکین دەکرێت بە گفتوگۆ چارەسەر بکرێت هەم مامۆستایانی بەڕێز داواکاری جەماوەر و خەڵکی بگەێنە لایەنی پەیوەندیدار هەم لایەنی پەیوەندیداریش بە سنگێکی بەرفراوان وەری بگرێ و خوانە خواستە لە هیچ لایەکیان ڕوحێکی عەدائی نەبێ یعنی ئەوە نەبێ بڵێن وەڵا ئەمە شتێکە کە ناحەزیە دوژمنکاری نا ئێمە وەکو چەند جار گوتراوە چەند جار مامۆستایان و هەموو بیرمەندان و هەموو زانان گوتویان ئێمە لە هەموو لە کەشتێکدان کەشتەکە خوانە خواستە ئەگەر ئاوی تێبچێ و زەرمەند بێ هەمومانین ممکنە ئەوانەی کە دەسەڵاتدارنیان کار بەدەستن ئەوان زووتر نەجاتیان بێ زیاتر ئێمەی خەڵکو جەماوەرەکە تێدا دەمێنینەوە زۆر باشە مامۆستا لە ئێستادا و دابەشکارە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تا چەند وای کردو کە ڕۆڵ و پێگەی مامۆستایانی ئاینی کەم بێتەوە نەتوانن قسە و قسەکانیان بڕوات نەتوان کاریگەریان هەبێت لەسەر هەموو ئەو ڕووداوە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات
بارك الله پرسیارێکی زۆر لە جێی خۆی بوو ئەمە وەکو جەنابەت فەرمووی کوردستانی ئێمە کە دابەش بووە هەم بۆ لایەنی ئایدۆلۆژی چەندەها ئایدۆلۆژی هەم بۆ لایەنی فکری مەسەلا هەم بۆ لایەنی ئەحزاب با بە کوردی بڵین یعنی بەداخەوە دەڵێن کە مامۆستانی ئاینیش کە ئەوە بەڕاستی ممچینە نەنجێک بێ بۆ خۆمان نا من لەگەڵەوە نیم بڵێم مامۆستار لە ماڵی دانیشێ و هیچ دەکەن نا بەڵام مامۆستان ئەگەر بێت و مامۆستانی بەڕێز تەسنیف نەبن دابەش نەبن بەسەر هیچ جیهاتێک بەڵکو مامۆستان ئیستیقلالیەتی خۆیان واتە سربەخۆی خۆیان بپارێزن و هەم مامۆستانی بەڕێز ئەو کاتەی دابەش نەبن بەسەر خەلچکە چکە خوا نەخواستەگە مامۆستا تەقسیم بوو دابەش بوو بەسەر ئەحزاب و بەسەر ئەواندا ئیتر ممچینە هەر حیزبە و جیهاتە مامۆستای بۆ مەرامی خۆی بەکاربێنێ یعنی ئێمە ناشارینە و زاری واشێ بەکارهاتوون حتا لەلایەنی جیهاتی حتا بە ناوی دینیش غەیری ئەوانیش زاری وای بەکارێنێ ناون مامۆستار دوای کاتێکە مامۆستا مەسەلە کەوتۆتە کێشەیەک مشکلەیەک یان مەسەلە وەزعێکەوە لە نوێ ڕێگا بەجیان هێشتووە بۆیە ئەمن دەڵێم دەسەڵاتدارانی وڵاتی ئێمە حکوومەتیش ئەگەر بێت و مامۆستایەکە بە ڕوحێکی ئیستیقلالی بێلایەنی ئیش بکە من قەناعەتم وایە ئەوانیش لێ وەربگرن و خەڵکەکەش لێ وەربگرێ بەڵام ئەگەر مامۆستا مەحسوب بوو لەسەر جیهاتێک بابە کوردی بڵێ لەسەر حیزبێک لەسەر لایەنێک ممچینە قسەکانی ئەو کاریگەریەی نەبێ ئەو کاتی ئیتیهامیش بکرێ یارشتیشی بۆ دروست بکریان حتا سیناریۆیەکی بۆ دروست بکرێ بەڵام ئەگە مامۆستا بێلایەنی خۆی بپارێزێ سربەخۆی خۆی بپارێزێ دوو لە ڕووی بەڕێستان و مامۆستا بەڕێزەکان کە هەمویان ئەلحەمدولیلا زۆربیان پیاوی چاک و گەورن بەکار نەهێنرێن ئەو کاتێ من قەناعەتم وایە هەردوو لاوەری دەگرن هەم خەڵکەکە ڕێز و تەقدیری مامۆستای لەلا دەبێ هەم لایەنی حکوومەتیش دەتوانێت بە چاوێکی دڵسۆزی کە ئەو مامۆستا بۆ هەردوو لایەن دڵسۆزە ئەو مامۆستایە مەحسوب نییە لەسەر کەس ئەو مامۆستای لایەن بەلایانی نەکردووە ئەو مامۆستایە دڵسۆزە و بۆکو حقیقەتێک وەکو بۆ ئەوی بەرژەوەندی گشتی وەکو مەسلحەتێکی عام مامۆستا قسەی کردووە بۆیە دەکرێت مامۆستایان ئەگە بمانەوێ ئەو مەجدەی کە پێشتر مامۆستایان هەیەیان بۆ خۆمانی بجێڕینەوە ئێمە تاگلایەنە ئیش نەکەین بە فەردی ئیش نەکەین بە مشاورە ئیش بکەین ئەوە بۆ نمونە یەکێتی زانانەیە بۆ نمونە ئەوە کۆمەڵی مامۆستای گەورە و ڕیشسوی هەیە دەکرێت ئەو مامۆستا بە ڕێزانە ئیستیشارەیان پێ بکرێ پرسیان پێ بکرێ ڕاوەژیان پێ بکرێ و مامۆستا بە ڕێزەکانیش بەڕاستی لە ئەو سەنگەرە دابن لە ئەو لایەنە دابن کە لایەنی خەڵکە جەماوەرە بەشخوراوە خاوەنی مەینەتە خوا نەخواستە نەک لەگەڵ ئەو کەسانە بن کە یان چارەیەکی خراپ چاوەڕێیان دەکە یان خوا نەخواستە لە ناو خەڵکی مەکروه و وابوون کە خەڵک پەسند نیە لەلایەن و خۆشیان ناوێن بۆی بەڕاستی ئەمە گرینگە کە دەتوانین بە هەموو لایەکمان بە ڕوحێکی برایەتی تەعاون یارمەتی یەکتر ئیشەکانمان جێبەجێ بکەین و کەسیش ئازێت نەدرێ و کەسیش ئازار نەدرێ و پەیامی خەڵک و جەماوەری موسڵمانیش ئەوانەی لە ناو دڵیانە ئەوەی داوای مزگەوت دەکا ئەوەی داوای هەر شتێک دەکا حتا داوای قوت و مافی خۆشی بگرێتە بدرێتە لایەنە پەیوەندیدارەکان زۆر باشە مامۆستا پێشتر ئاماژەت بەوە کرد کە مامۆستای بەڕێزمان هەیە دەتوانن حیوار و گفتوگۆ بکەن لەگەڵ وەزیری ئەوقاف لەگەڵ تەندروستیە کە بتوانن ئەم ڕەوشە چاکەن بەپێ ڕێنمایەکان کەواتە هۆکار چێ بۆچی ئەو مامۆستایانە ئەو حیوار و گفتوگویانە ئەنجام نادەن هۆکارەکەی بەڕێزت بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی مامۆستایان هەمویان یەکدەنگ نابن پێکەوە بتوانن گفتوگۆیەکی سەرکەوتوو ئەنجام بدەن لەگەڵ هەردوو وەزارەتە کە بەڕێزت ئاماژەت پێکرد بەخۆی جەنابتان پێشتر ئاماژەتان بەوە کرد ئایا مامۆستایان لە تەسنیفەکە یعنی لە دابوشبوونەکە لەگەڵم بەڵێ یەکەم شت کە کاریگەری هەیە ئەوەیە کە مامۆستایان مەسەلە ئێستا لە ناو کوردستان بەداخەوە دەێرین بە کەسەرەوە دەێرین بەداخێکی زۆرەوە بەغەمێکی زۆرەوە کە مامۆستایان هەمویان وەحدەتی سەفیان نییە یعنی مامۆستایان بەڕاستی یەکدەنگ نین هاودەنگ نین لەبەر ئەوەی کە مامۆستایان بەداخەوە گوتمان هەندێک جار جیهاد دەیان جوولێنێ یان مەسەلە با بڵێن حیزب دەیان جوولێنێ ئەگەر بێت و ئەوەی کە جەنابت فەرمووی زۆر جاران با بڵێن ممچینە مامۆستایانیش بۆکو پێویست جویان لێ ڕانەگیرابێ ممچینە لە هەندێک کات مەسەلا پەیوەندی بە مامۆستایانەوە کرابێ کاکە شتێکی چارە نووسەیە کاکە شتێکەیە خەتەر لەسەر هەرێمەکەمانەیە خەتەر لەسەر ترسناچی لەسەر ئەمنی قەومیمانەیە مامۆستا بەڕێزەکان لە وتارەکان دەورتان هەبێ ڕۆڵتان هەبێ دەکرێت هەر ئەم ڕۆڵەی کە داوا لە مامۆستایان دەکرێت بڵێن مامۆستایانیش با بینێک بێ لە بینی ئێمە حەقەیەکی وەسڵ بێ
لە بینی حکوومەتی هێرێم لە بینی وەزارەتی ئەوقاف یەشێتی زانایان لەگە وەزارەتی سەحەکە ئێستا ئەو نەخۆشی و پەتایە هەیە ئەو مامۆستا بەڕێزانە دەتوانن کە بە خۆیان هاودەنگ بن یەکدەنگ بن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شتانە چارەسەر بکەن بە شێوەیەکی واکە کەس لێی زەرمەند نەبێ. بەڵام لەبەرەوەی بەداخەوە گوتمان مامۆستان کە هەمووی هاودەنگ نین یەکدەنگ نین بۆیە زۆر جاران منچر لە دەرگاشیان دابێ ئێمە وەکو خۆم وەکو چەند مامۆستای بەڕێز زۆر جار لە زۆر دەرگەمان دراوە منچی زاریوە دەرگەمان لێ نەکرابێتەوە کە دەرگەمان لێ نەکرابێتەوە ئەنجا ئێمە پەنامان بۆ شتێشکە بردێ ینی مەسەلا ئەترگرتبوونەوە بێتر بەیاننامە بێ شتێشکە بەڵام ئەگەر بێت و ئێستا دیارە کە لەم ڕۆژانە وەزیری ئەوقاف لەگە هەندێک مامۆستا دانیشتنیان بووە دیارە داوای وەزارەت ئەوە بۆ کە ئێوە لە لاوە مەیەن یعنی لە شوێنی ترەوە مەیەن وەرن لە دەرگامان بدەن لە دەرگای ئێمە بدەن دەرگای ئێمە کراوەیە دەکری ئێمە ئەوە بکەینە بەڕاستی هەلێک فرسەتێک مادەم ئەوە داوای وانە بە داوای ئێمەی مامۆستایش بێ بە داوای ئێمەی مامۆستانی ئاینیش بێ لە هەندێک شت هەیە ئەگەر مامۆستا حتا بۆ خۆی من ناڵێ مامۆستا سیاست نەکایان حیزبێکی نەبێیان مەسەلا حتا بەتابەتی حیزبی ئیسلامی وەلو گوتم مامۆستا بێلایانی خۆی پەرزی باشترە بەڵام ئەگەر هات و مامۆستا ئاینیەکان مامۆستا بەڕێزەکان لە هەندێک شتی چارە نووس کە بەرژەوەندی گشتیا ئەگە حتا ئینتیماشی زیابێ بۆ ئەوە یەک بن قسەکانی زیاتر کاریگەری دەبێ زیاتر گوێیان لێ ڕادەگیرێ زیاتر دەرگایان لێ دەکرێتەوە با بڵێن زیاتر یعنی حیساب بۆ حاڵ و شەن و کاروباریشان دەکرێت. زۆر باشە مامۆستا مەرجە مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی هەر خۆپشاندانە یاخود هەر ناڕزایەتێک دەکرێت ئەوان بێنە سەر شاشە و پشتگیریان بکەن یاخود دەبێت بەپی ڕۆشنبیری خۆی بەپی تێگەشتنی خۆی لەو خۆپشاندان یاخود لەو ناڕزایەتی کە هاوڵاتیان هەیە ئەمە لە لایەکی دیکەوە ئایا تەنها مینبەر و ڕۆژی هێنی بەسە بۆ ئەوی کە مامۆستایانی ئاینی دەنگی ناڕازی دەنگی ناڕازی بگەێنە حکوومەت و پشتگیری لە هاوڵاتیان بکەن یاخود دەبێت ڕێگایەکی دیکە بگرنە بەرتاوەکو بتوان پشتگیر و هاوخەمی هاوڵاتیان بن. بارەکەڵا دەستت خۆش بێ بەخۆی مامۆستایانی ئاینی دەکرێت لەبەرەوەی مامۆستایانی ئاینی جەنابەت دەزانی هەموو خەڵکی مسلمانی کوردستان شایدێدا مامۆستا یەکەم جار لایەنە سولحەکەی لایەنە ئاشتەواییەکەی هەر مامۆستایە کە قەدیمیش لە گوندەکان بووە لە هەر گوندێک مامۆستایەکی لێ بووە ئەو مامۆستا وەکو حاکمێکی سولح وا بوو بەڕاستی حتا خەڵکی یعنی ئێستا ئەگەر بێت و مامۆستایان مامۆستا هەیە بەڕاستی لە شارێک لایەکی ئەو شارێک گرتووە کێشەی کۆمەڵایەتی حەڵ دەکات حتا بینی دوو هاوسەرەکە بینی ژنمێردیش تا دەکاتەوە بۆیە دەکرێت ئەو مامۆستا بەڕێزانە ئەوەی کە جەنابەت فەرمووی لە هەموو شتێک مەسەلە وەکو دەڵێ لە هەموو دیزەیەک ئەسوێ نەبن مەسەلە لە هەموو یان بە هەموو ئاوێک ماوەستانی ئانی نەکەونە مەلەوانی و مەلەکردن مەسەلە بۆ نمونە هەندێک تەوقیت هەیە کە بۆ خۆپیشاندان دادنەدرێیان بۆ گردبوونەوە ممکنە تەوقیتەکە باش نەبێ ممکنە پەسند نەبێ ممکنە یان دەستی لە پشت بێ ممکنیان کەسانێککە بن کە بیانەوێ بۆ خۆیان بەکاربێن بۆی مامۆستایان ڕەچاوی مەسلحەت و بەرژەوەندی دەکەین ئێمە دەڵێن مامۆستایان لە شتەکان مادەم ئیمامونە ئەمامەنە مامۆستا مادەم ئیماممانە لە پێشەوەمانە نابێت مامۆستا بەس لە مزگەوتێ لە پێشەوە بێ نابێت بەس لە میحراب لە پێشەوە بێ مامۆستا مادەم ڕۆڵە ئاینیە گرنگەکەی هەیە کە هەمومان مسلمانین ئەوە دەبێت لە زۆربەی شوێنەکان لە پێشەوە بەڵام پێش هەموو شتێ دەبێ گوتمان مامۆستا لەژێر هیچ کاریگەریەک نەبێەوە یەکەم دووەم ڕەچاوی بەرژەوەندی گشتی بکرێ ڕەچاوی بکرێ ئەمە چەند ساڵە بە کۆمەڵی خوێنی خەڵکێکی زۆر ئەم ئەزمونەی ئێمە هاتۆتە بەردەست ئێستا ئەگەر نخستانیشی هەیە ئەگەر قوتی خەڵکیش نادرێ ئەگەر موچەش نادرێ بەڵام دەکرێت ئێمە مەسەلە وا بکەین کە دەستی ئەملا دەستی ئەولا یعنی هەندێک شت هەیە تەشەنوزات ڕوونەدا ناکرێ مامۆستا بۆ هەموو شتێکێک سەر بێتە سەرجادە ناکرێت بۆ مامۆستاش لە هەموو شتێک هەر بێدەنگ بێ کەواتە دێرە لێرەدا ئێمە بەرژەوەندی طبعاً دین بۆ چ هاتووە حفظی دینە حفظی نەسلە حفظی عەقلە حفظی عێرضە دین ئەسلی دینی ئێمە بۆ هاتووە دین بپارێزێ ناموس بپارێزێ عەقل بپارێزێ مال بپارێزێ کیان و ئەوەی ئەم خەڵکی بپارێزێ ئەمە مەبەستی دینە هەدەف و ئامانجی دینە بەڵام خوا نەخواستە ئەگەر مامۆستایان لە ژێر کاریگەر کەسێک بوونیان خوا نەخواستە بەکاری هێنران کە لەگەڵەوەی مامۆستانی ئینشەڵڵا لەوەی گەورەترن بەکار بێنرێن ئەو کاتێ بەرژەوەندی ڕەچاو دەکرێت ئێمە دوو شتمان هەیە مامۆستای بەڕێز لە ئیسلامدا دوو شت هەیە کە عولەما باسییان کردو پێی دەرێن ئەهوەن و شەڕین یان ئەخەف الضەرەرین دوو شەڕ هەیە شەڕێک هەیە ئێچکەش هەیە ئێچیان ئەهوەنترە یعنی ترسناچی کەمترە
یان دوو زیان هەیە زیانێکیان زۆر گەورەیەکیان بچووکە دەبێت مامۆستایان لە ئەخەف ضەرەرەین ئەوەی بچووکەکە هەڵبژێرن جا ئێمە دەکرێت ڕۆڵەکە خۆ هەر لە بکوت جەنابتان فەرمووتە هەر لە مزگەوت نەبێ مامۆستا بەڕاستی لە زۆر شوێنی کە لە ماڵەکان لە پەیگا لە مامۆستایان بتوانن ئەو ڕۆڵی خوان ئینشاءالله بەرچا وەکو کەم تەرخەمیان نەکردو ناشیکەن ئینشاءالله. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا نادرکانی کوردەیی سپاس کە میوانی بەرنامەکە مابووی سوخوای گەورە پاداشە باتەوە. وەڵای زەن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێت. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
دووبارە سڵاوتان لەبێت وەڕێزان کورتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گەشتەکەی بۆ ئەمریکا دەست پێ کرد و چەند بەرپرسێکی پارتیش لە ناو شاندەکەی کازمیدان. بەپێی وتەی فارز ئەیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد چەند بەرپرسێکی هەرێمیاوەری کازمی دەکەن بۆ واشنگتۆن. بەپێی زانیاریەکانی ئەو بەرپرسانە سەرجەمیان سەر بە پارتی دیموکراتی کوردستانن کە بریتین لە فەوزی هەریری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم، ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم و هەرێمی کوردستان لە ئەمریکا و نوێنەرێکی وەزارەتی پێشمەرگەشە. ماوەی چەند ڕۆژێکە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق کە ئاویش لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان بە مەبەستی ئامادەکاری بۆ پێشوازیکردن لە شاندەکەی مستەفا کازمی لە ئەمریکادایە. شەوی ڕابردوو کازمی بەغدای پایتەختی ڕۆ واشنگتۆنی ئەمریکا جێشت و بڕیارە لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و چەند بەرپرسێکی دیکە کۆ ببێتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی ژەم گەشتەی کازمی با چارە نووساز بۆ خودی کازمی و عێراق و ململانێکی نێوان ئەمریکا و ئێران لە ناوچەکە وەسڵ دەکەن. ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوانی بەشە پزیشکیەکان دادەمەزرێنێت. ئەحمەد مولا تەڵال وتەبێژی سەرۆکوەزیرانی عێراق لە تویتێکدا ڕایگەیاند ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی نیشان داوە لەسەر دامەزراندنی دەرچوانی بەشەکانی پزیشکی و بوارەکانی دیکەی تەندروستی. تەڵال ئاماژەی بۆەوەش کردووە دوای پەسەندکردنی یاسای بۆ جێگشتی دەست بە خزمەتکردن دەکەن و دەرچوانی بەشە پزیشکیەکان دادەمەزرێنن. ئەگەرچی بەرپرسانی هەرێم بەغدایان بە ئیفلاس کردو وەسڵ دەکرد، بەڵام دامەزراندن لە بەغداد بەردەوامی هەیە و ماوەی زیاتر لە 7 ساڵیشە لە هەرێمی کوردستان جگە بۆ خزم و دۆست و ناسیاوانی بەرپرسانی باڵای هەردوو حیزبی دەسەڵات نەبێت هیچ دەرچوێکی زانکۆ پێمانگاکاندا نەمەزراون و ڕۆژانەش دەرچوێدا نەمەزراوەکان خۆپیشاندان و گردبوونەوە ساز دەکەن. حکوومەتی عێراقی ئاشکرای دەکات تەنها لەم ساڵدا 2 تریلیۆن و 8 ملیار دیناری داوەتە حکوومەتی هەرێم. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی دارایی عێراق لە چوارچێوەی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا بڵاوی کردەوە. حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بڕی 1 تریلیۆن و 360 ملیار و حکوومەتەکەی کازمیش 720 ملیار دیناریان داوەتە حکوومەتی هەرێم کە کۆی گشتی دەکاتە 2 تریلیۆن و 8 ملیار دینار. وەزارەتی دارایی عێراق ئامادەی بەغدای بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکان بەپێی دەستور لەگەڵ هەرێم دەربڕن. وەزارەتی دارایی هەرێم ئاشکرای کرد لە 4 سەرچاوەوە داهاتەوە موچە بۆ ئەم مانگەدا بینکرا و 165 ملیار دینار کورت هێنان هەیە. وەزارەتی دارایی هەرێم دەڵێت لە بەغداوە 320 ملیار دینار و لە داهاتی ناوخۆی هەرێم 120 ملیار دینار و داهاتی وەزارەتی سامانە سروشتیەکان 270 ملیار دینار و پاڵپشتی و هاوپەیمانانیش 20 ملیار دینارە. بەوەش کۆی داهاتەکە گەیشتوەتە 730 ملیار دینار و 165 ملیار دینار کورت هێنان هەیە. وەزارەتی دارایی پاساویەوە دەهێنێتەوە پێشتر داهاتی ئەو سەرچاوانە زیاتر بووە بەڵام لە ئێستادا کەمی کردووە بۆیە ناچارن 120 موچەی ببڕن. ئەو پاساوانەی وەزارەتی دارایی لە کاتێکدا ببورن ئەو پاساوانەی وەزارەتی دارایی لە کاتێکدایە ماوەی 6 ساڵە دۆخی موچە و پێدانی موچە بەو شێوازە و بگرە خراپتریش بوو ماوەی 8 مانگیشە حکوومەتەکەی مەسرور بارزانی تەنها 2 موچەی دابەش کرد. بەپێی پێشبینیەکان بۆ ساڵی 2025 ژمارەی دانیشتوانی عێراق دەگاتە زیاتر لە 47 ملیۆن کەس و لە هەر چوار منداڵێکی خواردەمەند 5 ساڵانێکێکیان کێشەی گەشەکردنی دەبێت. بڕیارە مانگی تشرینی دووەمیەم ساڵ پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق دەست پێ بکات، بەڵام عەبدول زەهرە هەنداوی و تێبێژی وەزارەتی پلاندانانی عێراق با ڕۆژنامەی سەباحی عێراقی ڕاگەیاندووە داوایان لە ئەنجومەنی وەزیران کردووە کاتی سەرژمێری گشتی لە عێراقدا بۆ مانگی نیسانی ساڵی داهاتوو دووە بخان. هەنداوی ئاشکرای دەکات بەپێی پێشبینی وەزارەتەکەیان تا ساڵی 2025 ژمارەی دانیشتوانی عێراق دەگاتە 47 ملیۆن کەس. وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق هۆشداری دەداتە تەندروستی گشتی عێراق و باوەڕی وایە لە هەر چوار منداڵێکی خواردەمەند 5 ساڵان یەکێکیان کێشەی گەشەکردنی دەبێت. پاش ساڵێک لە بڵاوبوونەوەی دەنگۆی بەستنەوەی سندوقی نامەکانی هەریەکە لە ئینستاگرام و فەیسبوک و واتساپ دوجار بەشێک لە بەکارهێنەرانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە لە ئەمریکا ئەو خزمەتگوزاریەیان پێگەیشتووە. بەهۆی خاوەندارێتیکردنیان لەلایەن کۆمپانیای فەیسبوک بەڕێبەرانی ئینستاگرام و فەیسبوک و واتساپ دەیانەوێت سندوقی نامەکانیان لە ناو مەسنجەری فەیسبوک کۆ بکەنەوە بتوانرێت لە هەرێکێکیانەوە نامە بۆ ئەوی دیکە بنێردرێت. لە ئێستادا ژمارەیەک لە بەکارهێنەرەکانی iOS و ئەندروید لە وڵاتی ئەمریکا دەتوانن نامەکانی دایرێکت لە ئینستاگرامەوە ڕەوانەی فەیسبوکی مەسنجەر بکەن. لە ئێستادا هەریەکە لە واتساپ و ئینستاگرام لەلایەن کۆمپانیای فەیسبوک خاوەندارێتی دەکرێن و ڕۆژ لە دوای ڕۆژ گۆڕانکاری زیاتریان تێدا دەکرێت و دەیانەوێت هەمویان بە یەکەوە ببەستنەوە. کورتی هەواڵەکانمان پێشکەشکردن پاژناوبڕێک دەگەڕێنەوە.
بەڵێ بنەرانی عزیز بڕیارە پسوڵی خۆراک بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێ بەڵام کۆمەڵێک ڕێنمایی لەگەڵەوە کۆمەڵێک مەرجی بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و گرنگیدان بە بەشە خۆراک زانین لەم ساڵدا بەشە خۆراک چ گۆڕانکارێکی بەسەرداتەوە بە تایبەت کە خەڵک گلەوی و گازندەیەکی زۆری هەیە لەسەر ئەو کوالەتی و خۆراکانی کە هەیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە سلێمانی و ئامادەی زۆر بەڕێز یاسین محمود بەڕێوەبەری پسوڵەی خۆراک لە پارێزگای سلێمانی کاک یاسین سڵاوی خوات لێ بێ سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. پێشەکی سپاستانەکەم بەناوی خۆی گەورە و میرەبان. ئێمە چەند ڕۆژێکە پسوڵەی خۆراکمان لە بەغداوە بۆ گەڕاوەتەوە بە لیژنەیەکمان پێک هێناوە بە مەبەستی وردبینیکردن و جاکردنەوەی بریکارەکانی سنووری پارێزگای سلێمانی بە قەزا و ناحیەکانی شاوە. ڕێنمایی تازێ ئەم ساڵ کە بۆمان هاتووە سەبارەت بە پسوڵەی خۆراکی سلێمانی 2021 ئامادەکاری تاوامان بۆ کردو لەلایەن لیژنەکانەوە کە پێک هێنراوە لە ڕێگەی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانەوە و بە نیسبەت ئەو پسوڵەی خۆراکی کە ئێمە ویستمان دابەشیکەین و کاری بۆ بکەین بە دووەداچوونمان کرد بۆ ژمارەیەکی زۆر لە بریکارەکانی ناو شاری سلێمانی کە بە دووەداچوون بۆ بەرایەکانی ساڵی 2017 بکەین. بەڵام بۆمان دەرکەوت کە ژمارەیەکی زۆر بریکار پسوڵەی خۆراکی 2017 هاوڵاتیانیان لاماوە ئەمەش کێشە بۆ ئێمە دروست دەکات. بەڕاستی ئێمەش نەمانتوانی جارێ ڕای دابەشی بکەین ڕامانگرتووە و بانگەوازێکمان ئاراستەی سەرجەم بریکارەکانی خۆراکی سلێمانی کردو لەگەڵ هاوڵاتیاندا. کاک یاسین گەڕانەوەی ئەو پسوڵە چ گرنگێکی هەیە بۆ بەڕێوەبەرایەتەکەتان؟ بەڕێزجان ئەو پسوڵەی خۆراکەی کە گەڕاوەتەوە ئێمە داوای بەراییمان لێکەن لە وەزارەتی بازرگانی عێراقەوە بەرایی ساڵی 2017 هەتا بەرایی 2017مان دەسلیم نەکرێت ئێمە ناتوانین پسوڵەی خۆراکی 2021 دابەشی هاوڵاتیان بکەین. واتە پێویستە هاوڵاتیان ئەو پسوڵەی بگەڕێنەوە ئێوە دوجار دەتوانن ئەو پسوڵە نوێ دابش بکەن بەسەر هاوڵاتیاندا؟ بەڵێ چونکم ئێمە بەڕاستی ئێمە هەموو ئەو ساڵانی کە پسوڵەی خۆراکمان بۆ دێت بەڕاستی هیلاکبوونێکی زۆر و ماندووبوونێکی زۆر لەبەر خاتری هاوڵاتیە. هاوڵاتی مافێکی شخصی خۆیەتی تایبەتی خۆیەتی کە پێویستە بچێت ئەو پسوڵەی خۆراکە وەرگێتەوە بۆ کەیسوکاری ڕۆژانەی بەدەر لەو خۆراکەی کە ئەدرێ بە هاوڵاتی ئەوە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتەکەی منەوە نییە. جۆر و کوالێتی ئەو خۆراکە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیە. بەڕاستی ئێمە تەنها خەمی ئەومانە کە ئەو پسوڵەی خۆراکە دەگاتە دەست ئێمە لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە بگاتە دەست هاوڵاتیان بۆ هەچ ئیشوکارێکی ڕۆژانی کە بەکاری دەهێنن. زۆر باشەکە یاسین ببوورە بەڕێز ناماژە بەوە دەکەی کە پسوڵەی خۆراکی 2017 لای بریکارەکان ماوەتەوە هاوڵاتیان وەریان نەگرتوێتەوە لە هەمان کاتیشدا ئاماژە بۆ ئەوە دەکەن تا ئەو پسوڵەیە نەگەڕێنرێتەوە پسوڵەی 2021 دابەش ناکرێت کەواتە ئەمە چۆنی دەبێ هاوڵاتی ئەو پسوڵەیە وەربگرێتەوە و دووبارە ڕەوانەی بکاتەوە. بەڕێزجان ئێمە تقریبان لە ساڵی 2017 و 2018 ئەو پسوڵی خۆراک لە مانگی 5 بۆمان گەڕاوەتەوە. یعنی لەو مەسافە زۆربەی زۆری هاوڵاتیمان خەمساردن بڵێن کەم تەرخەمن ئەگەر نەبێتە گلەی بۆیان یعنی کە سەردانی بریکارەکانی خۆراکن بە مانگە 2 مانگە چون خۆراک وەرەگەن بپرسن بزان پسوڵی خۆراکی 17 هاتووە وەریگرین یا وەری نەگرین. هەمانە هاوڵاتی بریکار پێمانەڵێت ئەڵێم وتم کاکە وەرە فۆرمەکەت وەرگەڵێ قەیناکە بەلای خۆت بێ. ئێمەنیش ساڵانە کە فۆرم تازە دەرەچێت بەغداد وردبینی لەگەڵ منەکات چەند فۆرمی 17 وەرگیراوە چەندێکیش وەرنەگیراوە. ئەوانەی کە وەرنەگیرا بێت ئەوان ئەژماری ئەوەی بۆکەن کە ئەو هاوڵاتی وجودی نییە یا پێویستی پێی نییە یا وەهمی بن یا لە دەرەوەی وڵات بن. بەڕاستی ئەو حاڵەتانە زۆر بەڕوبەڕوومانە بێتەوە. هۆکار چییە هاوڵاتیان ئەو پسوڵەی ناگەڕێنەوە تەنها ئیهمالکردنی یاخود هۆکاری دیکەی هەیە؟ هۆکارەکەی بەڕاستی من متابعەم کرد بێ هاوڵاتی گلەی لەو جۆری خۆراکە و کوالیتی و خۆراکەی کە وەریەگرێ ئەوە پەیوەندی بەڕاستەوخۆ بەر من دایرەکەی منەوە نییە. ئێمە تەنها پەیوەست بە هاوڵاتیان و ڕەتی ئێمە لەگەڵ هاوڵاتیانە پسوڵەی خۆراکەیە کە ئیش کاری ڕۆژانەی پێ ئەبێت. یعنی شتێکی ئەوەنە قورس نییە کە هاوڵاتیەک بچێ بەشە خۆراکەی خۆی وەرگێت بڵێ پسوڵەی خۆراک هاتووە یا نەهاتەوە وەریگرێت ئەو ئەوەلیاتانی کە پێویستی پێێتی تەسلیم بریکارەکەی بکات پسوڵەی خۆراکەی خۆی وەرگێت. یعنی هیچ کێشێک هیچ قورسێکی تیان نییە. بەڵێ
کا یاسین ئێوە چەند کات دائنێن بۆ ئەو هاوڵاتیانەی کە پسوڵەی 2010 و 2010 لای بریکارەکانیان وەرنەگرتووە کە ئەبێ وەریگرن و دووبارەش بیگەڕێنەوە بەڕێستان چەند وەکو ڕێنمایەکانی وەزارەتی بازرگانی چەند کات دائنێن بۆ ئەو هاوڵاتیانە کە بتوانن دوجار سوودمەند بن لە وەرگرتنی پسوڵەی خۆراکی 2020 بۆ 21 بەپی ئەو ڕێمانەی کە وەزارەتی بازرگانی عێراقی فیدرال بۆ ئێمەی ناردووە بۆ فۆرمی 2020 ماوەی 3 مانگی داناوە بۆ وەکیل کە هاوڵاتی بچێ لای بریکاری خۆراکە پسوڵەی خۆراکە بێتەوە بەڵام ڕێگەیان پێداوین مانگێکیش ئیزافە بدەێت بە هاوڵاتی کە بتوانێت لەمەوەی ئەو 4 مانگا پسوڵەی خۆراکەی وەرگێتەوە. زۆر باشە کاک یاسین مەرجەکان چین یاخود ئەو ڕێنمایانە چین کە پێویستە ئەو پسوڵەیە وەربگیرێتەوە تەنها ئەوەیە کە پسوڵەی 2010 بگەڕێنێتەوە یاخود پێویستی بە پێداویستی دیکە دەبێت. بەمەبەستی وەرگرتنەوەی پسوڵەی خۆراکی 2020 هەرکو ساڵانی ڕابردوو بەرایەکانی پێشووتە تەسلیمەکاتەوە پسوڵەی خۆراکی 2010 یا ئەسڵەکەی یا ئیسینساقی لەگەڵ تەواوی هەوێ ئەحوالمەدەنی خێزانەکە لەگەڵ کارتی زانیاریەکە. زۆر باشەکە یاسین ئایا ئێوە پسوڵەی خۆراکی 2020 و 21تان بەدەست گەیشتووە گەر بەدەستان گەیشتووە جیاوازەکەی چیە لەگەڵ پسوڵەی خۆراکەکانی ساڵانی پێشووتردا؟ بەڕێز جان پسوڵەی خۆراکی 2020 ماوەی ڕۆژێک پێش دەژن بەدەستمان گەیشت دوا بە دوای تەوابوونی جەژنی قوربانی پیرۆز مباشەرەتەن دەستمان کرد بە جیاکردنەوەی بنکەکانی ناوشاری سلێمانی قەزا و ناحەکانمان جیا کردەوە دوو لیژنەمان پێگەێناوە بۆ وردبینیکردنی فۆرمی خۆراکی 2020 لە بنکەکانی ناوشاری سلێمانی لە بنکەی 1 تا بنکەی 10 واتە بنکەی 261 تا 270 هەیە لە نەسنووری پارێزگای سلێمانیە هەمان پسوڵەی خۆراکی ساڵانی ڕابردوو بەس ڕەنگەکەی جیاوازە. زۆر باشە کاک یاسین دەوترێت لەم پسوڵە نوێیەدا وەزارەتی بازرگانی عێراق هەڵەبجە وەک پارێزگا ناساندووە ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ بەڕێوەبەراتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی هەڵەبجە جێکرا بە بڕیاری وەزارەتی بازرگانی عێراقی فیدرال وەکو بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆ ئەژماری بۆ کراوە پسوڵەی خۆراکی تایبەتی خۆیان بۆ لە چاپ دراوە و گەشتۆتە دەستیان. کەواتە پسوڵەی خۆراکی 2020 بۆ 21 ئێوە کەی دابەشیەکەن یان ئەوەیە جارێ دابەشی ناکەن بەسەر هاوڵاتیاندا تا هەموو ئەو هاوڵاتیانەی کە فۆرمی پێشووتریان نەگەڕاندوێتە وەری بگرن و بیگەڕێنەوە واتە کەی دەست بە دابەشکردنی فۆرمی 2020 بۆ 21 دەکەن. ئێمە ئێستا لە وردبینیکردن و جیاکردنەوەی و پسوڵەکانی ناوشاری سلێمانین بریکار بە بریکار مۆر و ئیمزا دەکرێت تا ئەو کاتەی بڕیاری مرکزیمان بۆ دێت بە دابەشکردنی پسوڵەی خۆراکی سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانیە. بڕیاری مرکزیەکەش لەلایەن وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانەوە ئاگادارەکرینەوە. زۆر باشە کاک یاسین لەم پسوڵە نوێدا هیچ گۆڕانکاریێک لە بەشە خۆراکدا کراوە کەم کراوە یاخود زیاد کراوە؟ وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد بە گۆڕانکاری بەشە خۆراک و کوالێتی خۆراکەوە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتەکەی منەوە نییە زیاتر پەیوەندی بە کۆمپانیای بازرگانی خۆراکی سلێمانیەوە هەیە. زۆر باشەوە ئامۆژگاریتان بۆ هاوڵاتیان چیە لە کاتی وەرگرتنی فۆرمی 2020 بۆ 21 ئەبێت چی لەگەڵ خۆیانە بێنن گرنگترینەوە پێداویستیانە چییە کە ئەبێت لەگەڵ خۆیانە بێنن بۆ وەرگرتنی ئەم فۆرمە؟ من زۆر سپاسدارەکەم ئەمەتان دووبارە کردەوە من لێرەوە لە کەناڵەکەی بەڕێستانەوە داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانی دەکەم بە قەزا و ناحیەکانەوە تکایان لێکەم ڕجایان لێکەم مافێکی تایبەتی و شخصی خۆیانە بتوانن بچن سەردانی بریکارەکانی خۆراک بکەن بە مەبەستی وەرگرتنەوەی ئەو پسوڵەی خۆراکەی کە تایبەتە بە خۆی و خێزانەکەی چونکم ڕۆژانە هەندێک کار لە هەندێک فەرمانگەی حکوومەت پێویستیان بەو پسوڵەی خۆراکەی ئیشوکارەکانی پێڕایی بکەن. تەنها ئێمە ئەمانەوێت لە هاوڵاتیان پسوڵەی خۆراکی 2010 ئەسڵەکەیان یا کۆپیان لەگەڵ ئەو ناسنامانەی کە هەیەە ئەوانی کە مەوجودە لەگەڵ کاتی زانیارە تەسلیم بە بریکاری خۆراکەیانەکەن مقابلی 1000 دینار ئەو کاتە پسوڵەی خۆراکی 2020 پێدرێتەوە. زۆر باشە کاک یاسین پسوڵەی خۆراکی ناحی خوڕماڵ لە ئێستادا سەر بە قەزای سەی سادقە وەک پێشتر ئاماژەمان پێکرد پارێزگای هەڵەبجە جیا کراوەتەوە بۆ نەخراوەتە سەر پارێزگای هەڵەبجە؟ قوربان جان کۆدی ناحی خوڕماڵ 280 وێگە
سەر بە پارێزگای هەڵەبجەیەک کۆدی خورماڵیش خراوەتە سەر کۆدی 282 پارێزگای هەڵەبجە لەسەر پارێزگای هەڵەبجە ئێستش ناحی خورماڵ بەڵێ ئێستا تابعی هەڵەبجەیە سیروانە خورماڵە تەوێڵە و بیارە و هەڵەبجەیە زۆر باشەکە یاسین باسی فۆرمی بەشە خۆراکی 2018مان کرد لە 18 چوین بۆ 2021 ئەی 2019 چی ئەمە چی لێت بۆ دیار نییە بەڕێز جان هەموو 2 ساڵ جارێک حکوومەتی عێراقی فیدراڵ وەزارەتی بازرگانی عێراقی فیدراڵ 2 ساڵ جارێک فۆرم چاپ دەکات 14 و 15 18 20 و 21 یعنی ئەو مدەتە کە بۆشاییتی ئەگەوێت ئێمە ئەتوانین کار بۆ پسوڵی خۆراکە بکەین تا فۆرمی پسوڵی خۆراکی نوێ چاپ بکرێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز یاسین مەحموود بەڕێوەبەری پسوڵی خۆراک لە پارێزگای سلێمانی سپاس کە میوانی بەرنامەکەمان بووین سپاس بۆ بەڕێستان ئەرکتان کێشە زۆر سپاس زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز دەچین لای تەوەری دوین بەرنامەکەمانەوەیش باسکردن لە هۆشیاری تاک بەرامبەر ئەو زوڵمستەمەی دیکرێەوە هەروەها باز لەوە دەکەین کە تا چەند گرنگە لەم دۆخە سەختەدا هاوڵاتیان دەرونێکی ئارامیان هەبێت و بتوان بەرەنگاری هەموو ئەم نادادپەروەری و هەموو ئەم زوڵمەی کە بەرامبەریان دەکرێت هیچ نالانی کەم خۆیان ئەو کار لەسەر ئەو بکەن کە دەرونیان ئارام بێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ئەستودیۆ ئامادەی زۆر بەڕێز زاهیر زانا ڕاهێنانی گەشەپێدانی کۆمەڵاتی ماوەستا زۆر بەخێر بێت سڵاو لێوە سڵاو لە تەواوی بینەرانی بەڕێز هیوادارین ئەو ساتەی کە بە دیارمانەوە دانیشن بێتە مای سود و کەڵک و مشتێ لەسەر خەرمانی معریفەیان زیاد بکەین یخوا بەخێر بێت زۆر سپاس ماوەستا دەمێلەوە دەست پێ بکەین هۆشیاری تا چەند گرنگەکە لە ئێستادا بۆی کە ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو قەیرانە یەک لە دوایەکانت تا چەند گرنگە کە هۆشیاری تاگوا بکات کە کاریگەری نەبێت لەسەر لایەن دەرونی و بتوانێت کە بە شێوازێکی ئارام ژیانی خۆی بەڕێ بکات بەڵێ خۆی بەڕاستی وشیاری تاک ڕۆلی زۆر گرنگ ئەگەڕێت لە بەرەو پێشچوونی کۆمەلگا لە ئارامی کۆمەلگا لە دامەزاروی پتەوی کۆمەلگایش کە دوجار ئەگەر کۆمەلگا بشوبهێنین بە بینایەک بە باڵەخانەیەک ئەوە تاکەکان خشتەکانی پێکێنانی ئەم باڵەخانەیەن کاتێک تاکەکان تاکی وشیارن تاکی بە ئاگان تاکی خۆناسن تاکی خۆسازن ئەو کاتە کۆمەلگایەکی دروست و بەجێ دروستە بێت من بەڕاستی زۆر جار تەرکیزم لەسەر تاکە چۆن ئێمە تاک دروست بکەین تاکو وڵاتێکی دروستمان بۆ بێتە بەرهەم چونکە بینیمانە لە ڕێڕەوی مێژووە زۆر جار تەنانەت شۆڕشەکانیش ناتوانن وڵاتێکی سەقامگیر و ئارام وڵاتێکی گەشەکرد و دروستکەن بەڵام کاتێک تاک پەروەردەکرێ کاتێک تاک دروست دەکرێت تاک بنیاد دەنرێ بێگومان ئەو وەختە وڵات گەشاکە کۆمەڵگە گەشاکە بۆیە زۆر گرنگە هەمومان بایەخ بین بەوەی کە تاکی دروست تاکی تەندروست پەروەردە بکەین تاکێک کە مافەکانی خۆی بزانێ سنووری خۆی بزانێ مافی خەڵکی تر پێشێ نەخا خۆی بناسێت لەگەڵ خودی خۆیان بتوانێ لە ئاشتهوایی و لەگەڵ خودی خۆیان ساز بێت چونکە بەڕاستی گرنگە تاکەکان لەگەڵ خۆیان ساز بن من خۆم ئەگەر وەکو تاکێک لەسەر کەسایەتی خۆم سەرکەوتوو نەبم چۆن ئەتوانم لە دایرەیەکە سەرکەوتوو بم چۆن ئەتوانم لە بەرپرسیارەتیەکە لە ئاستی بەرپرسیارەتی بم زۆر گرنگە تاکەکانمان فێری هەستی بەرپرسیارەتی بکەین هەستی بەرپرسیارەتی وا لەم تاکاناکە سبینە کاتێک گەندەڵی گێتە بەردەمی نیکە کاتێک ئاستەنگی گێتە بەردەمی ئاسان تەسلیم نەبێ ئاسان لە بەرامبەر تەنگ و چەڵەمەکانە نەنەوێ بەڵکو لە سەختیەکان سەختتر بێ بەمڕوونەوە لەگەڵ سەختیەکانە مامەڵە بکە بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە تەرکیزمان لەسەر پەروەردەکردن و گەشەدان بێ بە تاک کاتێک تاکی دروست پەروەردەکەین کۆمەڵگای دروستمان بۆ دێتە بەرهەم مۆستاتۆ پێت وایە تاکی کورد بتوانێت لەم هەرێمە داخرا و بێ خزمەتگوزاریەدا شاد بژی و بتوانێت زاڵ بێ بەسەر و کۆسپوتەگەرانەیە بێگومان ئێمە لە هەموو بارودۆخەکانە دوجار من خۆم لە ژیانی خۆم بەرپرسم ناکرێگەر کۆمەڵگەی ئێمە بەداخەوە بە ئامێستا کۆمەڵگەیەکی سلبیە تۆ دەکەس بدوێنە هەشت نۆیان زۆر بە سلبی بۆ ژیانە ڕوانن زۆر بە سلبی بۆ ژیان نیگاکەن کردوکێ بەرپرسە لەم دۆخە خۆی بەرپرسیارەتیەکە بۆ نمونە من ڕەگی مێژوویی هەیە بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە وەکو وڵات چەندین سەدە لەژێر ستەما بووین دوجار کاتێک حکومی خۆماڵی دروست بووە ویژ نەیتوانیوە
کاربکە لەسەر بەدیهێنانی ژیانێکی شایستە، کاربکە لەسەر پێگەیاندنی تاک. با ئێمە قسەکەمان بێنینەوە سەر پرسیارەکەی خاتوشێدا کە فەرمووی ئایا لەم دۆخەیە ئەکرێت تاکێکی شادمان هەبێت؟ بێگومان ئەکرێت. تۆ سەرنج بە لەناو ئەم ڕەشەبایەکی بەهێز بوو، لەناو ئەم ڕەشەبا بەهێزەیە چەند دارێکە شکێنەوە، بەڵام هەموو دارەکانە شکێنەوە نابێگومان دارێکە خۆی لاواز بێشکێتەوە. لەناو هەموو سەختیەکانە ئێمە ئەبێ خۆمان وەکو تاک خۆمان پتەوکەینەوە تاکو بتوانین خۆ بۆ سەختیەکان ڕابگرین، خۆ بۆ ناڕەحەتیەکان ڕابگرین، بتوانین بەهێز بین لە بەرامبەر ئەو کارەسات و ڕووداوە نەخوازراوەی کە دێنە پێشەوە. سێری کە مەترسی ئەوە نییە کە کەشتی ئەچێتە ناو ئاوەوە، مەترسی ئەو کاتە دروست دەبێت کە ئاوەچێتە ناو کەشتیەوە. با دەور و بەرمان پڕ بێ لە کێشەش، بەڵام کێشەکان داخلی نەفسی خۆمان نەبێ. کاتێک داخلی تۆ بوو وەکو تاک، کاتێکی تەماڵەوە لەگەڵ خێزانەکە تا مامەڵەکە دەبێت بە گرفتێکی تر دروست دەکەی، ناتوانانی پەرۆدی مناڵەکە بکەی، ناتوانانی لەگەڵ دراوسێ و جیرانەکە تا هەڵس و کەوتێکی دروستکەی. بڕوا کە سەرنجم ماوە تەنانەت فرۆشیاری ئێمە بەستێکی زۆر ڕق مامەڵە لەگەڵ کڕیاڕاکە کە لە عالەمە شتیوە بەو شێوازە نییە. تاکەکانی ئێمە هەمووی بووین بە مەندڵی بخار، هەمومان ینی خەریکە ئەتەقینەوە. بەڕاستی پێویست کە کات لەسەر ئەو بکەین کە دەروونێکی هێمن بۆ خۆمان دروستکەین. ئەڵە جارێک کچێک گلەی باسی دایکێک چوو بە لای دایکی وتی دایە من چۆنەڵی ناڕەحەتی زۆریێتە ڕێگام و بێزار و بێتاقەتم. ئەڵە دایکیشی چوو سێکەتری ئاوی سەرخست سەر ئاگەر، لە یەکێکیانە گێزەرێکی تێکرد، لە یەکێکیان هێلکێک و لە یەکێکیشان چەندەنکێک قاوە. دوای ئەوەی کە کوڵان هەر سێکەتیەکەی هێنا وتی یادەی دەست بە لە گێزەرەکە چی سەرنجە دەست بە لە هێلکەکە وەل قاوەکەش. ئەلە کاتێ دەستیان لە گێزەرەکەی سەرنجە چیەوتی پێشتر ڕق بوو، بەڵام کاتێک کە تووشی ناڕەحەتیەکە بوو نەرم بوو لەگەڵیا، یعنی نەرم بوو سیفەتێکی خۆی لەدەستدا. وتی هێلکەکە وتی هێلکەکە پێشتر ناسک و لاواز بوو، کاتێک کە کوڵانمان کردمانە ناواگرێکەوە سەختێکەوەی لێ کرد پتەو بێ. وتی قاوەکە وتی قاوەکە نەکەر سیفەتی خۆی لەدەست نایە، بگرێت چوار دەورەکەی خۆشی گۆڕی، توانی تامی ئاوەکەش خۆش بکە. ئێمە ناتوانین بە دەروونێکی پەشێوەوە گۆڕانکاری ئیجابی دروستکەین لە وڵاتی ئێمەیە، ناتوانین گۆڕانکاری لە ژیانی، بەڵام کاتێک دەروونمان ئارامە، کاتێک چۆن ئەڵێ ئەو وەختە نیگامان بۆ ژیان نیگایەکی دروست دەبێت. ئەزانین کە هەنگاوە نین هەنگاوەکەمان چۆنە بێت. وڵاتی ئێمە لە ڕەفعلاژ یعنی پارتی سیاسی دروست دەبێت لە بەرەنجامی ڕقبوون لە پارتێکی سیاسی تر، نەک لەسەر بنەمایەکی ئەساسێکی پتۆخۆی دامەزرێت. کەواتە ئێمە ئەم گرفتی دەرونیەمان کە کاڵین گرفتی دەرونی بە خراپ نەڕوا، ئەم کێشەیەمان کە ئەوەی شاد نین، کە ئەوەی هەمیشە هەست بە خەم و بە پەژاراکەین، پێویستە بڕەوێنینەوە تاوکو بتوانین داهاتووکی جوان ئەم ڕەوێنەوە چۆن بتوانێت تاکێک بتوانێت ئەم خەمە بڕەوێنێتەوە لە کاتێکا لە وڵاتێک ئەژیت کە هەمووی قەیران و هیچ خزمەت گوزاریەکی نەبێ، هیچ خۆشیێکی تیا بەدی نەکات، چۆن بتوانێت زاڵ بێ بەسەر نەفسی خۆیان، چۆن بتوانێت دەرونی خۆی ئارام کات؟ خۆی خۆشی هەر هەیە، جوانی هەر هەیە، گرنگە نیگا بەکوێیەکەی لەناو سەختیەکانیشا بتوانی تۆ بەشی ژیانی خۆت، بەشی کەسایەتی خۆت چێژ لە ژیان وەربگری. ئەو کاتی کە لەگەڵ مناڵەکە تایاریەکی وە بزانە دنیای توێ، ینی تەواو تۆ بەخشێکت هەیە. بەڵام لە کاتێکشا بگورە نەتوانی پێداویستێکی بەسیتی مناڵەکە و دابین بکەیت کە ئەمەش دووبارە ناڕەحەتیە بۆ ژیان. زۆر دروستە. من لێرە ئەمێ سەرنج بەرینە شتێک. ئەمە مانای وان ئەم قسانی من مانای ئەوە نییە کە بڵین دەسەڵات هەرچی کرد تۆ بڵێ میلاقە من نییە بەسەرەوە و من بۆ خۆم سەرەکەم دەزەکرم بە کڵاوەکەی خۆمەوە. مانای واژ نییە من لەبەر ئەوەی کارەبا و ئەو موچەم نییە ئیتر لەگەڵ خێزانەکەشمان بینم تێک بم، لەگەڵ هاوڕەکەشمان بینم تێک بم، لەگەڵ خودی خۆما لە ژیانی خۆم بێزار بم. یعنی بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوشتن لە کوردستانە کارەساتە، ترس ناکە. مامۆستا ناسری سوبحانی شتێکی زۆر جوانە فەرمێ، ئێمە گرنگە کار بەوە بکەین. ئەوە دنیا دوو بازنەیە، بازنەیەکیان ئەوەی من چی ئەکەم و چی ناکەم، بازنەیەکیانەوەی چی ئەبێت و چی نابێ. من ئەوەم لەسەرە کە چی ئەەکەم و چی ناکەم، ئەوەی چی ئەبێ و چی نابێ ئایدی خوایە. من نەکو تاک بیەم ئەرکەکانی خۆم جێبەجێەکەم، ئەگەر فشارم پێکرێیکەم بەشێک نابم لە زوڵ مستەم، باشە بەرتیل وەرناگرم، بەرتیل نایم بۆ نمونە کۆمەڵێ خۆ دوجار ئەگەر ئەم کۆمەڵگایە بەواقعان تاکەکانی ڕاست بێتەوە ڕاست بێتەوە. ئێخۆ دەوڵەت و حکوومەتیش دوجار لە تاکیم کۆمەڵگایە پێکاتون. ئەگەر
هەر لە پۆلیسێکەوە هەر لە فەرمانبەرێکەوە بین ئێمە تاک بەخۆیان بچێتەوە بەڕاستی دەسەڵاتیش مەجبورە بەخۆیان بچێتەوە چونکە دوجار سنگ و قورسایی هەر دەسەڵاتێک بریتە لە هاونیشتیمانیان بریتە لە هاوڵاتیان من یعنی ئەمێ سەرنج بقمەوە سەر ئەوە جارێکی تر کاتێک کە ئاوا خەتا بۆ کەسێک ڕاکێشی سیانیان خەتای خۆمانە یعنی پەنجەیەکمان بۆ خەڵک بێ سیانیان بۆ خۆمانە تاکی وڵاتی ئێمەش بەڕاستی کۆمەڵە گرفتی هەیە پێویستە چارەسەری بکانە سەر ئاستی تاک کۆمەڵگە بۆ من هەمووی بە شێوازێک تێکەوتووە کە خەڵکێکمان خۆشەوێت کە شەقی پێبێ پارەی پێبێ بۆ نمونە خەڵکێکمان خۆشەوێت کە ئەگەر ڕێزی لێگرتین بەخوا شتێکی لە ژێرسەرە ئەمانە گرفتن بۆیە ناتوانین بۆ نمونە هەتا کەسی شیا و بخینە شوێنی شیا ئەوسە زاهر پێدوانیە دەسەڵاتدارانی هەرێم لە ئێستادا کە لەسەرەوەکەن کە هوشیاری تاک بمرێنن بۆ نمونە مەشغوڵیان دەکەن بە کۆمەڵە بابەتێکەوە کە ئەسڵەن گرنگ نییە مۆزە ئەگە ئەهروژێ لە سوۆسیال میدیاە کە مەسەلە گرنگەکە کە بابەتە گرنگەکە لە بیر خەڵکە بنەوەی کە مەشغوڵ بن بەمەوە وەکو بڵێ بێدەنگ بن لەو زوڵمە یاخ لەو شتەی کە بەرامبەریان دەکرێت خۆی باشترین سەرمایەک بۆ هەر دەسەڵاتێک بریتە لە گەلێکی نەزان گەلێکی کە ئاسی معریفەی لاواز بێ بەداخەوە لە وڵاتی ئێمە کاڵێم کۆمەڵ شتمان هەیە ڕەگ و ڕیشەی مێژوینەی هەیە یەکێ لەوانە ئەوەیە ئێمە حەزمان بەسەرکەوتنی یەکتر نییە کەسێک سەرەکەوێ بە 1000 کۆمنت و بە 1000 شکاندنە بێ لێبن چونکە دوو ڕێگا هەیە خۆی بۆ ئەوی بینای کەسایەتی لە خەڵکی تر بەرزە بێ هەمیان بشکێنی یا ئی خۆ دروستکەی بەس ئێمە نا هەمیشە کار لەسەر شکاندنی کەسانی تەکەین کار لەسەر یەکتر لە ناوبردنەکەین یارمەتی یەکتر ناین بۆ سەرکەوتن سیفەتی قژاڵمانەوە گرتەوە 4-5 قژاڵکە لە سەتلێکەوە هەر دانیکانویستی سەرکەوێ بچێتە سەر سەتڵەکەن ڕزگاری بێ ئەوانی تری هێنەوە خوارەوە ئەمە سیفەتێکە لە کۆمەلگەی مەکە من شانازیەکەم بە کۆمەلگەی خۆمانەوە منیش کوڕیم کۆمەلگەیم بەڵام بێ خاڵە لاوازەکانی کۆمەلگەی خۆشمان دیاریکەین خاڵێکی ترمان ئەوەیە بەڕاستی بە ئاسانی خڵەتێنرین بە ئاسانی چونکە وعیمان لاوازە ئەتوانێت ڕستمێکی فەیک بمان قڵەتێنێ ئەتوانێت شتێکی ژیانی شخصی کەسێکی تر کۆمەلگا سیرێکی دەنگۆیە دروستە بێ نەخێر فڵانکەس شووی کردو بە فڵانکەس شتێکی ژیانی خۆیەتی اختیارێکی ژیانی خۆیەتی یا مۆزوعێکی زۆر لاوەکی هێنن زۆر گەورەیەکەین ئەمە نیشانەی ئێوە بەڕاستی لەگەڵ ڕێزما بۆ ئێوە بۆ بینەران میلەتێکی ساویلکەین میلەتێکین ئاسانە قڵەتێنرین خۆمان بەشتی لاوەکیەوە زۆر سەرقاڵەکەین هەتا تۆ بەڕاستی سیرکە من زۆر جار وەسفی کۆمەلگەی خۆمانم کردو بەس باگلەیەکەش کەم کۆمەلگەی ئێمە وای لێ هاتووە چین نەخۆش و برسی و بێئیشین بەچی ئەزانم خەستەخانە قەرەباڵغا مەطعەم قەرەباڵغا کافتریا قەرەباڵغا نەخۆش برسی و بێئیش بەداخەوە لە کاتێکا تۆ بۆ منە کۆڕێکی معریفی زۆر گەورە بگرێت چ کەسێک لە کووردا زۆر کەسێکی چۆن ئەڵێ فەیلسوفێکە دانایەکە بزانە چەند کەسە چێ بۆ کۆڕەکەی بەڵام وەرە هونەرمەند دەبێنە نازانم شتێکی زۆر بلاوەکی بێنە خەڵکێکی زۆر سەیرەکە باشە چەند کەسمان هەیە بینەری بەرنمەیەکی جددیە ئەی بەرنامە تەرفیهیەکان چەندیان تەرفیهی خۆی مهمە بەس تەرفیهیەکی بێبنەمایە یعنی تەرفیهیەکی زۆر نازانم ئاز نزمە کەواتە ئەمە گرفتە کەواتە مامۆستا ئەبێت چی بگرێت کە ئێمە بتوانین ئەم تاکانە هۆشیار بکەینەوە ئەمە بەڕاستی ئەمە ئەرکی شێ ئەرکی دەروونناسانە ئەرکی میدیاکانە ئەرکی مامۆستاکانە کە لە ڕێی مینبەرەکانیانەوە تاکانی کۆمەلگا هۆشیار بکەنەوە یا ئەمە ئەبێ هەمویان پێکەوە بتوانە میشە بکەن خۆی دوجار دەریا پێکاتووی دڵۆپەکانە ئەبێ هیچمان چۆن ئەڵێ بێ ئومێد نەبین ئەگەر بە یەک دڵۆپیش بێ بۆ من ئەم بەرنامەی ئێمە دڵۆپێ بێ لە وشارکردنەوەی کۆمەلگایە ئەبێ بە ئومێدەوە بۆی بڕوانین ئەبێ کاری لەسەر بکەین و دوجاریش وا بکەین بە هەمومان بۆ هەمومان تێبکۆشین چونکە ئەم دۆخە گەر بەم شێوازە بڕوا بێگومان هەمومان زەرە دەکەین هەمومان ڕوبەڕووی کارەسات دەبینەوە سیستەمی پەروەردە سیستەمێکی لاوازە سیرەکەی پێشتر گرفتی ئەوە هەبوو کە خوێندنگەی حکومی لاواز کرا بۆ ئەوەی خوێندنگەی ئەهلیەکان برێوان پێ بدرێ ئەمڕۆکان لەسەرەوە کرێ نەخۆشخانە حکومیەکانیش بە هەمان شێواز لاواز دەکرێن لە پێناویەوەی نەخۆشخانەی ئەهلی بکرێتەوە ئەمە بەڕاستی کاری ئیشی هەمومانیەوێ کاری هەمومانیەوێ هەر کەسممان لە شوێنی خۆمانەوە یەک هەنگاو بڕۆینە پێشەوە زۆر چوونەتە پێشەوە زۆر گۆڕانکاری دروست بووە من یەکەم کەس خۆم بگۆڕم دوایەوەی خۆم گۆڕی بتوانم مناڵەکەم بگۆڕم خێزانم بگۆڕم خێزانەکەم بگۆڕم گەڕەکەکەم بگۆڕم ئەبە و شێوازە گۆڕانکاریە کرێ پێویستی بە هەوڵ و هیممەتە
ئەم دۆخە بە سەعاتێ دروست نەبوو بە سەعاتێکیش ناڕەوێتەوە پێویستی بە هوشیاریە هوشیاری هەر لە کەناڵی ڕاگەاندنە هەر لە سوۆسیال میدیایە کە پێویستە بەڵام بەڕاستی مامۆستاتا کێمە واشی لێ هاتوو ئامادە نییە کە هۆشیاری جوەر بگرێت لە هیچ بوارێکە هەموو بوارەکانی ژیانیان ئیهمال کردووە ئێستا بۆ نمونە ئەم هەموو قەیران و ناڕەحەتی و ناخۆشیە لەم هەرێمەدا هەر کەس دەگری بە هەر تاکێگەڵی ئەڵێ ئەمە هەر بە هیچ شێوەیە ناگۆڕێت ینی بێ ئومێد بووە بێ ئەمەل بووە ئەم تاکە ئەبێت چۆن هۆشیار بکرێتەوە چۆنە بێ وای لێ بکەی کە بڵێ ئەمە ئەکرێت خۆی گەورەترین کێشە بە بڕای من بێ ئومێدیە هەتا ئەو کاتی ئومێت هەیە ژیان هەیە تا ئەو کاتی ئومێت هەیە بۆ نمونە هەتا لە ڕووی تەمەنەوە بە بڕای من تا ئەو کاتی ئومێت هەیە گەنجی هەیە کە ئومێد نەمایتر تۆ گەنجیش بی پیر بووی گەنجیش بی لاواز بووی کەواتە ئومێد ئەبێ هەمیشە لە خۆمانە گەشە پێبین من شارێکم نووسیوە زۆر جار ینی لە خۆم کە سەختیات و ڕێگام ئەیڵێم ئەڵێم هەموو ئەوەی دێتە ڕێگام کەم ناکا لە خەون و خولیام ژیان چەند سەخت بنوێنێ من سەختترم بە هیوام مرۆڤی بە هیممەت ئەبێ مرۆڤی سەخت مرۆڤێک بێ لە کێشەکان گەورەتر بێ لە کێشەکان مەزنتر بێ بزانین خۆی گەورە بە شتێ تاقیمان ناکاتەوە کە توانای جێبەجێکردن و گۆڕانکاریمان نەبێتیایە کە توانای ئیتر ئەمە گرفتێکە لە چوارچەوەی خێزانە لە چوارچەوەی تاکە لە چوارچەوەی کۆمەڵگایە ئێمە توانای ئەوەمان هەیە کە بەرەو باشتری بەرین بۆ وڵاتێکی تر توانوێتی گۆڕانکاری ئیجابی دروستکە ئێمەش توانین بیکەین بیرمانەتی وڵاتی سنگافورە وڵەیەکێکە لە وڵاتە زۆر گەشە کردوەکان وڵاتی سنگافورە لە ساڵی 90 لە دوای نەوەتەکان زۆر درەنکاتێ لە مالی زیادجابووتەوە دۆخێکی قەیراناوی جۆرێکی بووە کە سەرۆکی جیابووەی سنگافور چووە داوای لە مالی زیاد کردووە وەریان بگرنەوە وتێتی ناوەرتان ناگرینەوە بەڵام سەرۆکەکە کاتێک گەڕایە وڵاتی خۆی وتی وەرن هەمومان تێبکۆشین هەمومان ئەم وڵاتە دروستکەین ئێمەش ئەکرێ ئەمڕۆ تاکەکانی ئێمە ئەکرێ خۆ سەرۆک چییە سەرۆک تاک دروستیەکە ئەکرێ گۆڕانکاری بەدیبێنین گۆڕانکاریەکان چاوەڕێ نەبین کەسێکی تر بیکە ئێمە هەمومان مشکلەکە ئەوەی لە وڵاتی ئێمە چاوەڕین حکومەت دەسەڵات سەرۆک بێ هەموو شتێکمان بۆ بکە ئێمە هەر دانیشین هەر لەسەر شاشەکە بین هەر خەریکی مۆبایلەکەمان بین نا ئەوە منم گۆڕانکاری دروستەکەم ئەوە منم جارێ باوەڕێ بەخۆ ماپچمەوە ئایا کورد حکومەت دەڵێن بوجا فۆتێنێ باش ئەو بوجا خوارە تۆ وەرە ئەو بوجەی ئێمەی خوا بەس تۆ ژیانی خۆ ئەفەوتێنێ ئیسوتێنی بە بەلاش 24 سەعاتت هەیە چەنی بەدەزایەوە جا خۆ تۆ بچیتە شوێنی سەرۆک لەو خراپتی تۆ بچیتە شوێنی بەرپرسێ لەو خراپتی زۆر باشەکە زاهر من کێشم لەگەڵ بابەتێکە هەیە گەنجی ئێستا بۆ ینی لە سۆشیال میدیای هوشیارە ڕخنەگرێت لە حکوومەت ڕخنەگرێت لەم بەرەنگاری زوڵمە بێتەوە بەرەنگاری هەموو شتێکە بێتەوە بە پۆستێک بانی زوو لە ژێوەتەنەکە لەسێت ئیشێکی نییە هەمیشە ڕخنە ئەگرێ هەمیشە هۆشیارەکە ئیبینی بەڵام بۆ بەکردەوە ئەمە نابین بۆ لە گەنجانە ئەمە نییە هۆکار چیە ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە گەنج لە ئێستادا کە داینەمەی هەموو داهێنانێک داینەمەی هەموو گەشە پێدانێکی کۆمەلگایە بۆ وای لێ هاتۆ پێدوانی ئەمە کار دەکرێت لەسەرەوەی کە گەنج ئاوا دەسەمەوە بکرێت و بمرێت لە کۆمەلگاکەدا تاوەکو هوشیاری تاک بە تەواوەتی لەناو بچێت و ئەم دەسەڵاتدارانش ئەمانش کە زوڵم لە خەڵک دەگەن بۆ هەتاتای بمێنەوە خۆی بەڕاستی ئەوە وابەستەیە بە کۆمەڵێ بابەتەوە یەکێ لەوانە ئەوەیە هیچی تێ ناچێت بەشێکی چاولێکەری ینی ئەوەش هۆشیاری نییە کە لەسەر مەوزوعێک جاری وایێت و هەموو پەیجەکان و هەموو ستۆریەکانە بینێ بێ بەو بابەتە لە کاتێکە ئاگایی نییە بە قوڵایی مۆزوعەکە ئێمە گلەی لە حکومەتەکەین بەس ناینگلی لەوە پرسە بکەین کە خۆمان لایەنگرین ناینگلی لە حیزبەکەی خۆمان بکەین کابرا سیرەکەم ئەمڕۆ بۆ منە ڕسمی منی لەسەر شاشەکەی داناوە بەوا بڵێن بەڵام گلەی لە ڕەفتارەکانی منەکە ئاخر ئەم شتە نوقسانە ینی سێ تێگەیشتنەکە لە شوێنی خۆیان نییە کەواتە ئێمە هێشتا حاڵی نەبووین هێشتا وشیاریەکە زۆر لاوازە وشیارەکە لە ئاستێکی زۆر نزمایە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی بەخەبەر بین پێویستی بەوە هەیە کە بین بە خۆمانە بچینەوە کاتێک بە خۆماناچینەوە توانین گۆڕانکاری ئیجابی دروستکەین لە تەواوی کایەکانی ژیانە گلەیەکە من دووبارەی بەمەوە سەر تاک چونکە دەسەڵات شتێک نییە پێک هاتووە لەم کۆمەڵگایە کاتێک تاکی وشیارت تەبێ دەسەڵات وشارێ بێتەوە بەڵام تۆرە لەسەر جادە ئێستا من و تۆ ڕۆینە سەر جادە بزانە چەند کەس لە فلکەیەک ئامادە یارمەتی و بە بزانە لەسەر ئەوەی بەحاڵ یەک سوکانەکە خوا کردەوە چەند هۆڕینە بۆ لێن چەند دەسە بۆ ڕاوەشێن ئای بۆستە بۆی ئامادەیە شەقشەقیانە پێ بکە ئەم تاکانەی ئێمە بەڕاستی تەبیعین وڵاتی ئێمە چۆتە دۆخێک تەبیعی نییە ئامادەیە لەسەر فولاییتە دموچاوە بشکێنێ ئامادەیە کارەساتێ بخۆکێنێ بەڵام وشیاریەکەی لە بابەتێکی لاوازایە وشیارێکی لە ئاستێکی نزمە
ئەم وشیاری لاواز بوونە بە بەرنامە کراوە بەشێکی بەرنامەکە ڕەنگە لەلایەن ئەو کەسانەوە جێبەجێکرا بێ کە چۆنەڵی دوژمنی ئەم وڵاتن بەشێکی لەلایەن ئەوانەوە جێبەجێکرێکە سوودیان بینیەوە لەوەی کە میلەت ناوشیار بێ میلەت بە کێشەی خۆی و کێشەی کۆمەڵایەتیەوە خەریک بێت تا پرژێتە سەر ئەوەی داوای ژیانێکی باش پێت وانە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیان لە بری ئەوەی تاکی کۆمەڵگەی ئێمە هۆشیار بکەنەوە بەلاڕێدا ئەیان بن و زیاتر ناهۆشیاریانەکەن بەڵێ خۆی دوجار تۆڕی کۆمەڵاتی چێ ئیبا بەڕێگاوە کەسێک بۆ نمونە من سیاسیەکەم 50 پیجی لەژێر ناویترەوە دروستەکەم کەواتە توانم سبینێت لە ناو سوۆسیال میدیایە بابەتەکە بەلاڕێیا بەرم مەوزوع چاوی خەڵک بسوڕێنم بەڵام ئێمە چیەکەین گرنگ ئەوەیە خەڵک چیەکە ئەو تاکانی کە خۆیان بە دڵسۆزیە وڵاتە ئازان چیەکەن ئادەی ئەو گەنجانی کە خۆیت بە وازانێکە وازانە گیڤارایە و شۆڕژێڕە ئەم چی کردو توانێتی پەیجێدانێ خزمەتی وڵاتەکەی پیا بکات تەنها زانیاری بەسۆر بۆ منە بڵاوکاتەوە ئێمە هەمومان سیرەکەین و ئەمانەیە بۆمان بگۆڕن سیرەکەین و ئەمانەیە باشەمان بنێ ئامادە نین هیچ گۆڕانکاری لە خودی خۆمانە بکەین چ جای ئەوەی ئامادە بین لە پێناوی باشترکردنی ژیانی کەسانی تریشا تێبکۆشین زۆر باشە زۆر سپاس بۆ مەوەستا زاهیرزانە ڕێنەری گەشە پێدانی مرۆڤ سپاس کەمیانی بەرنامەکەمان بەڵێ بینەرانی عزیز دەچینە کەلار بلای پەیامێرمان هاوار محەممەد هاوار سڵی خوارد لێبێ دوایین زانیارەکانی قەزای کەلار چین گەر پێمان بڵیت سڵاو لێ و لە بینەران کەناڵی ئاسمانی پێیانش بێ دیارە لە گەرمیان لە کاتژمێر نوێی بەیانیەوە کۆمەڵێکی زۆر لە فەرمانبەران و هاوڵاتیان و موچەخۆران و هەتا هاوڵاتیانی ئاسایش بەشداری خۆپشاندانێکیان کردووە دش بەو نەعەدالەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دەکات لە ئێستای ژمارەی زۆر لە هاوڵاتیان و فەرمانبەران بەشداری کردبوونەوەکەیان کردووە دیارە ئەنجومەنێکیان پێکێناوە بۆ سەرپەرشتیکردنی گردبوونەوەکە لە ئێستا داواکارەکانیان با بڵین لە داواکردنی موچە بەدەر بووە داوای ڕوخانی ئەم حکوومەتەکەن بەهۆی ئەوەی کە نەعەدالەتیەکانی ڕۆژ تا ڕۆژ لە دوای ڕوو لە زیادبوونەکە من بۆ وەرگرتنی قسەی خۆپشاندەران دەچمە لای یەکێک لە با بڵین ڕێکخەرانی خۆپشاندارەکە مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر پێیان بڵێ خۆپشاندانی ئەمڕۆت داواکارەکانیان لە چیتا کۆ دەبێتەوە لە ڕاستیە بەڵێ بەهانەکە بۆ ئەوەی داواکردنی موچەیە بەڵام من وەکو بەش بە حاڵی خۆم و بەشێک لە وڵاتەکان لە وتافەکانە دەرەکەوێت سەقفی تەسەوراتی ئێمە لە موچە بەرزترێمە داوای ڕوخانی دەسەڵاتی سیاسی کوردیەکەین تەنها ئەو ڕێگای ماوەتەوە دەبێت بیڕوخێنین ئەم دەسەڵاتە لە بەردەم کەوتنیشایە و ڕزیویشە بەردەم یەک ڕەشەبای بچووک ناگرێت ئەم دەسەڵاتە و داواکارم لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە بێنە ناو خۆپشاندانەکان داواکردنی خۆپشاندار و سەقفی تەسەوراتی خۆپشاندان تەنها لە موچا کورد نەبووەتەوە بۆیە داوا ئەەکەم لە هەموو فئەکانی کۆمەلگای کوردی و هەموو چین و توێژانە کاسبکارن جوتیارن و هەموو ئەو خەڵکە ئەو هەموو خریج و ئەو هەموو تەخەڕوجانی کە ساڵانە تەخەڕج بوون ئیشوکاریان نیە و هەموو کرێکارە بەدبەختانەی کە بێکار بوون داوا لە هەموو فئەکانەکەم هەموو بێتە ناو خۆپشاندانەکانەوە چونکە جارە داواکردنەکە و سەقفی داواکردنی ئەمە بۆ ڕوخانی دەسەڵاتی سیاسی کوردیە هیچ ئەلتەرناتیڤێکی تر نەماوەتەوە هیچ فرصەتێکی تر نەماوەتەوە بۆ دەسەڵاتی سیاسی کوردی ئەمەکە مەسەلا یەکێکتر لە خۆپشاندەرانی تر سڵاو دەبێ ئەگەر پێمان بڵێ تاریخی خۆپشاندانەکەی ئەمڕۆتان چییە و تاکەی بەردەوام بن لە خۆپشاندان ئەمە داوای مافی ڕەوای خۆمانە هەموو چین و توێژێکی تایە داوا لە خەڵکی یەکەین بێنە سەر شەقام بەشداریمان لێلا بکەن ئەمە هیچ حزبێ لە پشتیوە نییە قوبوڵیشی ناکەین لە هیچ حزبێ هەر کەسێک منسەبێکی بێت چ گۆڕانە چ یەکێتیە چ پارتیە یەکگرتووەنەوەی نوێ هەر حزبێکە حزبی ئیسلامیە بۆی نییە بێتە خاوەنی ئەم خۆپشاندانە خۆڕسکە ئەمە خۆپشاندانێکی خۆڕسکە هەر کەسێک لێرەوە پیان ڕاگەیەنم هەر کەسێ منسەبێکی هەیە نێتە ناو خۆپشاندانەوە و لێ دوامدا لێ قوبوڵ ناکەین وای چیەوەیە جارێ قسەی لێکەن جارێ ڕوون نییە لێ ئەچینە بەردەمی دارەی گەرمیان جاری چەندەمینە کە لە خۆشاندان لە گەرمیان بەڕێوە چێتە ئێستا هیچ لایەنێکی ئەمنی و حکومی بەدەمیەوە نەهاتوون دیارە ڕۆژ دوای ڕۆژ خۆپشاندان و ناڕزایەتی هاوڵاتیان ڕوو لە زیادبوونەکە هەر ئەمڕۆوا قەرارە لە بەردەم سەرۆکاتی زانکۆی گەرمیان کۆمەڵێکی زۆر لە دەرچوانی دانەمەزراو کە یەکەمەکانی زانکۆیان پێدەوتێت لە بەردەم سەرۆکاتی زانکۆی گەرمیان خۆپشاندان بکەن ئەمە تەواوی زانیاریەکان لای من بوو دەگەڕێنەوە لای ئێوە زۆر باشە هاوار ئەو خۆپشاندانە ئێستا بەرەو کێوە بەڕێ دەکەون
زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لە کەلار و لەگەڵمانە بوو بینەرانیازی دەچین لای راپۆرتێک کە باز لە دوو خوێندکاری یەکەم دەکات داین چۆن سەرکەوتەکانیان بەدەستێنەوە پێکەوە بینەری دەبین. کاسێتی دووەم ڕووی دووەم لاوتنەوەی زمان و ئەدەبی کوردی بۆ پۆلی شەشەمی ئامادەی گەیشتینە لاپەڕا 41 کاری چاوجی بوون لە تێبینی سێم دایت وتمان ناو جێناو دەبنا تەواکەری ڕاستەوخۆ و بە یاریدەی کاری ناتەواو. دوای چەند جارێک دواخستنی تاقیکردنەوەکان تووشی بێتاقەتی و سارد بوونەوە بووم لە خوێندن، بەڵام هەر جارێک سارد بوو بێتمەوە ئامانجەکەم هێناوەتەوە بەرچاوی خۆم و هەوڵم بۆی داوەتەوە. ئەنجامەکانی پۆلی 12 چەندین چیرۆکی سەرکەوتنی قوتابیانی ئاشکرا کرد، جگە لە خاوەن بەهرە و توانایەکی نمونەیین محەممەد عەلی ئەو قوتابیە خاوەن پێداویستیە تایبەتەیە کە بە بەدەستهێنانی تێکڕای 91.7 نمرە بۆتە یەکێک لە قوتابیە سەرکەوتۆکانی هەرێم. من محمد علي كريم قوتابی لە ئامادەی ئەحمەدی خانی کە لە پۆلی 12 ئامادەی توانیم بە پلەی معدلی 91 بەدەست بێنم و هەروەها پێشەکی بە خێراتنی کەناڵی پێیان دەکەم کە هاتوون ئەم دەرفەتیان پێداوم کە یعنی باسی چیرۆکی خۆم بکەم. بەڕاستی یەکەم جار پێویستە سوپاسی خودای گەورە بکەین کە ئەو پشتیوانمان بۆ بۆی ئەم ئەنجام بەدەست بێنین و هەروەها کە هاوڕێیەکان و مامۆستایەکانم یارمەتیمیان داوە و دایک و باوکیشم کە ڕۆڵیان هەبوو لەو سەرکەوتنەی کە توانیوان بەدەستی بێنم. بەڕاستی دایک و باوکم هاوکارێکی دیار بوو و ڕۆڵێکی دیاریانێ لەو سەرکەوتنی کە بەدەستمێنەوە هەروەها مامۆستایەکان و هاوڕێیەکانیشم ئەوانیش ڕۆڵیان هەیە کە لێرەوە سوپاسیان دەکەم. ئاماجم ئەوە بووە کە بتوانم لە کولەیەکی باش وەربگیرێم و لەوێن دەرجەیەکی باش بێنم و بتوانم خزمەتی خاک و نیشتیمان و وڵاتەکەم بکەم. بەڕاستی کاتژمێر بە من ڕۆڵێکی گرنگی نەبوو لە بواری خوێندندا چونکو بەپی بابەتەکان دەگۆڕترەوە زیاتریش بابەتەکان چۆنێتی تێگەیشتن لیان ئەو کاتە دیاری دەکات یعنی لە بابەتێکەوە بۆ بابەتێکی تر دەگۆڕدرێ. بەڵێ بەڕاستی خوێندنی ئەمە لەبەرەوەی ئێمە بەخۆمە کتابەکە نابینین یەکێتی نابینیان کە لێرەوە سوپاسیان دەکەم ئەوەرکیان بۆمان کێشەوانەکانیان تۆمار کردووە لە مێمۆریەکدا کە ئێمەش بە جیازێک دەتوانین بخوێنین و ئەگەر هەر کەم و کورتێکشی تێدا هەبێ دایک و باوکم ئەوە زیێتیان بۆ کێشام و لە جیازێکی تردا تۆماریان کردووە کە ئەرگی سەرشانمان یعنی ئاسانتر کردووە. وەکی کاریگەری بەڕاستی کاریگەری هەبوو بەڵام توانیم الحەمدوللا پلانی خۆمی لەگەڵ بگونجێنم و دووبارە دەست پێ بکەمەوە. ساراش یەکێکی ترە لەو قوتابیانەی سەرکەوتنی بۆتە چیرۆک و دەڵێت چەند جارێک بڕیاری وازهێنانم دەدا بەڵام هەر جارێک کە بیرم لە چێژی سەرکەوتن دەکردەوە بە گەرمی دەستم بە ساعیکردن دەکردەوە دوجار توانیم بە هیوایەکی بەرزەوە سەرکەوتن بەدەست بێنم. مسخرة بدرخان العمادين وجيني لسان تواني بليكم بدسبين مثل أستي هرم بكون مرين وقلاش بوين بنزاها زۆر سوپاسی دایک و باوکم دەکەم بە گشتی پشتگیری و هاندەرم بوون زۆر یارمەتی دەرم بوون لە ماڵێ و زۆر سوپاس مامۆستاکانم دەکەم کە زۆر مادی بوون لەگەڵمان لە کاتی قوتابخانە بیتن یاخود لە لەو ماوە ئیزندانەوەی بە گروپ چات بیتن بە پرسیارکردن بی زۆر سوپاسیان دەکەم هاندەر پشتگیرم تاقیکردنەوەکان زۆر گۆڕدران و ئیشەکان زۆر ئەوە بوو بەس حتمما ساردبوونەوە شتیوادی بەس دەی بۆ خۆت هاندەری خۆت بی وە بکەیتەوە لەسەر دەرسەکان سارد نەبیەوە و دەرسەکان بە جوانی بخوێن بە گشتی ئەو شتێکەوە دەکات تەڵەبە سارد نەبتەوە ئامانجەکەیتی چەند جاری کەستم کردوی ساردبوومە لە خینەکەم ئامانجەکەمی نایەتەوە مێشکی خۆم وەم کردیەکەوە بتوانم تەواو هاندەری خۆم بم و لە خینەکەم ساردم بتوان بە ئامانجەکەم بە لە وەسفکردن نایەن زۆر هاندەرم و زۆر پشتگیر بوون لە زەوی ماریان زۆر بەتەواتی لەو ڕەخسان بەتەواتی لە وەرزی کۆرۆنا و شتەی وا هەبوو زۆر یارمەتی دەرم بوون وای نەکردێکەوە هەست بکەم کە شەچی ناخۆش لە دنیای هەیە یان لە دەرەوە شتێک دەوزارێتن و زۆر هاندەر و پشتگیرم بوون بە گشتی هەرهەمیان زۆر سوپاسیان دەکەم. باوکی محەممەد دەڵێت ڕاستە کوڕەکەی نابینایە بەڵام هیوا و ئامانجی بۆ ژیان هەیە هەر بۆیە ئێمەش هاوکاریمان کرد و ئەویش توانی بەو نمرەیە بیسەلمێنێت کە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتیش دەتوانن نمرەی بەرز بەدەست بێنن. سەرەتا بە خێراتتان دەکەم یەخوا بەخێر بێن بەسەر چاو وڵام محەممەد تایبەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی ئەو خاوەن پێدەویستی تایبەتانە هەمویان تایبەتمەندێکی جیاواز لەگەڵ ئەوانەی کە ساغن محەممەد ئەرکی زیاتر بووە تا قوتابیەکی چاو ساغ لەبەرەوەی محەممەد زیاتر پێویستی بە ئەوە هەیە بایەخی زیاتری پێ بدەیت لەبەرەوە من خۆم ڕۆژانان برد بۆ قوتابخانەوە ئێم هێناوە دوایجە لە ماڵەوە ئەو وانانەی کە لەسەر میمۆری بۆی تۆمار کراوە بە سوپاسەوە لە یەکێتی نابینایانی کوردستان لقی هەولێر گۆڕانکاری بەسەرا هات هەندێکی مەسەلەن تیادا نەبوو خۆمان لە ماڵەوە زایدەنەوەیشە کە لە میمۆریەکە تۆمار کراوە خۆمانش کتابەکانی منهەج کە بۆ پۆلی 12 دانراوە دووبارە خۆمان بۆیمانە خوێنەوە و ئەویش بەو جیهازە ڕیکۆردەرە تۆماری دەکرد پاشان مراجعە و دەرزانەیە کرد لە پۆلی نوێی بنەڕەتیش لە
امتحانی تاقیکردنەوەکانی نیشتیمانی توانی یەکەمی سەر هەرێم بێرێ لەسەر ئاستی نبینایەن ئەو کاتەش بە سوپاسەوە ڕێزدێنان و خەڵات کرد لە ئەحمەدی خانیش ساڵانە لە پۆلی 10 و 11 ئەوە دوازش یەکەمی سەر ئەو قوتابخانە بووە بە سوپاسەوە بەڕێوبەر و یاری دەدەر و مامۆستاکانی و بگرە قوتابیانی قوتابخانەکەیش ئامادەیەەکە زۆر هاوکاری محەممەد بوون چی لە دەستکردنی چی لە بردنەوەی بۆ پۆل چی کە من بردمە بە سیارە دام بەزاندووە قوتابیان هاتنە دەستیان گردە و بردیانتە پۆلەوە هاوکاری بوونە بە سوپاسەوە ئەوەندێکمان کردای پەروەردەشی جوانمان کردیا لە ڕووی پەروەردەوە بەنسبەت زەخەتکردن نەخردۆن زەختمان لێ نەکردی هەر بەخۆی خولیای ئەوە بووە کەوا بخوێنی و ئاواتی ئەوەش بکەوە دەردەچی باش بەدەست بهێنیت. سەرکەوتنەکانی محەممەد و سارا وەڵامێکە بۆ هەموو ئەو قوتابیانەی بێ هیوان لە سەرکەوتن و کەم و کورتیەکانی ژیانیش دەکەنە بیان و بۆ هەوڵ نەدان بۆ سەرکەوتن و ئەنجامی باش. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستان ئەسپێرین خواتانە بەخواتان دەستپێرین.